ئایا جگە لە کەسوکاری شەیدەکان کەس هەفتەی شوباتی بیرماوە؟ هەفتەی شوبات چی وت و چی نەوت؟ چ ئامانجێکی هەفتەی شوبات بەدی هاتووە و کێ زۆرترین سوودی لە خۆپیشاندانەکانی 2011 وەرگرتووە؟ ئایا هەفتەی شوبات تا چەندە لەو کات و ساتەدا پێویست بوو؟ خوێنی شەیدەکانی ئەو کاتە چی لێ بەسەر هات و ئەوانەی بەڵێنیاندا هەرگیز شەیدەکان و مافی شەیدەکان و ئەوانەی ئەوانی لەسەر شەید کران لە بیر نەکەن ڕاستگۆ بوون؟ ڕایەکەیە پێی وایە لایەنەکانی ئەو سای ئۆپۆزیسیۆن هێندە کارەساتی شوبات و ڕۆژانی دواتریان لەبیر بوو کە تامی کێکی دەسەڵاتیان کرد و دواتریش کە تامی کێکی دەسەڵاتیان کرد نە هیچیان بۆ کردن و نە هیچیان لێبینرا و نە هیچیشیان لێ چاوەڕێ دەکرێت. گەر ئەمانە ڕاست و دروستن کەواتە بۆچی هەمیشە لەناو خۆپیشاندانەکان دەبینران و قسەیان هەبوو؟ بڵێ بەردەرکی سەرا تەنها پەیژەیەک نەبوو بێت کە هەندێکی بۆ بیناکانی پەرلەمان بەرزکردەوە و ئۆپۆزیسیۆنیشی بەدەسەڵات گەیاند. یەکێتی نیشتیمانی کوردستان چی کردووە بۆ سندنەوەی مافی کەسوکاری شەیدەکان و پارتی دیموکراتی کوردستانیش بۆچی تا ئێستا ئامادە نییە بە تەنها حرفێکیش شتێک لەسەر هەفتەی شوبات بڵێت؟ بینەرانی ئەزیزم، من یادگار فایقم ئەم شەو لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی دووجار بیرکەرەوە و دیسانەوە لێرەوە داوای لێبوردنەکەم کە ئێمە نەمانتوانی لە شەوی دووشەممە بەرنمەکە ڕاستەوخۆ پێشکەش بەیەوە بکەین، بەڵام بڕیارماندا کە تۆماری بکەین بۆ ئەوەی کاتی تەواو بە میوانەکانی دەستە چەپ و میوانەکانی دەستەڕاستیشم بم بۆی کاتی قسەکردنیان هەبێت و ڕەنگە پرسیاری ئەوە بکرێت دیسانەیڵێمەوە کە بۆچی نوێنەری پارتی دیموکراتی کوردستان لێرە ئامادە نییە. ئێمە پەیوەندیمان کرد بە زیاتر لە بەرپرسی پارتی دیموکراتی کوردستانەوە، بەڵام ئامادە نەبوون و سەرەتا کەسێکیش ئامادە بوو کە حزوری هەبێت دواتر پەشیمان بووەوە و دوجاریش بە شێوەیەکی فەرمی پیانوتین کە ئامادە نین لەم بەرنمەیە و هیچ قسەیەکیان نییە لەسەر ئەو مەسەلەیە لە کاتی ئێستادا. لە دەستە چەپم دکتۆر ئاسۆ مەحموود باژێڕەوانی سلێمانی بزوتنەوەی گۆڕان بەخێراتتان دەکەم، هەروە دکتۆر ئارام حەمەیمینا جێگری مەکتەبی شەیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کادری پێشکەوتووی ئەو حیزبە و هەروەها مامۆستا ئەحمەد میرە مامۆستای زانکۆ و چالاکێکی ئەو کاتەی بەردەرکی سەراکە هەمیشە لە ڕۆژانی خۆپیشاندانەکە قسەی هەبوو بەخێراتنی هەرسێکتانەکەم سەرسەر و سەرچاوماناتن. لە دەستە ڕاستیشم کە سوکاری سەربەرزی شەیدانی هەفتەی شوبات لێرە حزوریان هەیە، گەر من پێم خۆشە ئاماژە بە ناوەکانیان بەم دایک و باوکی شەید گەرمیان لێرە ئامادەن لە چۆمشەماڵەوە هاتوون، هەروە دایک و باوکی شەید ڕێژوان، دایک و باوکی شەید سوورکێ و هەروەها دایک و باوکی شەید هەردی لێرن، هەروەها باوکی شەید بیلال و خوشکێکی شەید بیلال لە کەلار و لە گەرمیانەوە حزوریان هێنا و عەزیێتان کێشاوە سەرسەر و سەرچاوماناتن، هەروەها باوکی شەید شێرزاد و باجی فاتمی دایکی شەید شێرزادیش لێرە حزوری هەیە. بەنسبەت خێزانی شەید ئومێدەوە دووبارەیە یەکەمەوە کە سازگارخان بەهۆی دۆخێکی تایبەتەوە نەیتوانی ئەم شەو لەم بەرنامەیە حزوری هەبێت و هەروەها باوکی شەید بیلالیش لێرەیە کە دواتر ڕێگا بەخۆیە دەم قسەکانی خۆی بکات و لە بێژەرەکانی سەرای ئازادی ئەو کات کاکە ئیسماعیل لێرەیە، ئیسماعیل عەبدوڵڵا بێژەری خۆپیشاندانەکان بووە و تەبێژی ئێستای کەسوکاری شەیدانە و بەخێراتنی تەواوی ئەو کەسانە شەکەم کە ناوم نەهێناون سەرسەر و سەرچاوماناتن. دکتۆر من دێمە لای جەنابتان، ئەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم، هەفتەی شوبات لەو کاتە تا چەند پێویست بوو؟ سەرەتا سەری ڕێز و نەوازش دانەوێنین بۆ شەیدانی هەفتەی شوبات و ڕۆژانی دوایی، شەیدانی قەڵەم و ئازادی و شەیدانی پێشمەرگە کە لە ڕوبەڕووبوونەوەی شەڕی نەگریسی داعش گیانی خۆیان بەختەکەن. هەفتەی شوبات بە نەزەری ئێمە ڕووداوێکی لەو ڕۆژە چاوەڕوان نەکراو بوو و شتێک نەبوو کە بەرنامە بۆ ڕێژی بۆ کرابێت، بەڵام ئەو کارە ساتەی کە ڕۆژی هەفتەی شوبات ڕوویدا، ئەو ڕەدەی کە لایەنێکی دەسەڵات حیزبێکی دەسەڵاتداری ئەو کاتە بەرامبەر بە خۆپیشاندەران نواندی وای کرد کە ڕۆژانی تری بەدوایە بێت و کۆدەنگیەک لەسەر ئەم دۆخە دروست بێت و سەرەکانی ئازادی تەختیدی تر داخل نەبین. ئەوترێت بزوتنەوەی گۆڕان یەکێک بۆ لە هاندەرە سەرەکیەکانی پشت خۆپیشاندانەکان، ئێوە بۆچی خۆتان لەمە بەریەکەن؟ ئێمە بە هیچ شێوەیەک لە ڕۆژی یەکەمی خۆپیشاندانەکە لە هەفتەی شوباتە نەبەرنامە ڕێژ بووین. کێ مۆڵەتی وەرگرتە بوو ئەو ڕۆژە لەوێ خۆپیشاندان؟ ئەو کەسانی کە مۆڵەتیان وەرگرتو ئەتوان لیان بپرسین. ئێوە نەبوون؟
ئێمە بە هیچ شێوەیەک مۆڵەتمان وەرنەگرت و هەر ئەوەش بوو چونکە ئێمە تەسەوری ئەومانە کرد کە ڕەنگە دەسەڵات بێ بە جۆرێکی تر ئەمەمیکا بەداخەوە و کارەساتانی لێکەوتەوە. ئێستا خۆتان بە خاوەنی و خۆپیشاندانە نازانن بێگومان ئێمە نەک خاوەنی خزمەتکاری کەس و کاری شەیدانی گەر خزمەتکاریانن چیتان بۆیان کردووە ئەوەی لە دەستمان هاتووە لەو سەردەمە وەکو داکۆکیکردن لە خوێنی شەیدان شتی بەرجەستم پێ بڵێ شتی بەرجەستە لە دوای دەست بەکاربوونی فراکسیۆنەکەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان 2 تا 3 جار پرۆژه یاسا ئامادەکراوە 2 تا 3 جار شوبات کراوە لە پەرلەمان لەوە بەڵێ باسی حەوتەی شوبات کراوە بەڵێ ئەوەی کە باسی ئەکرێت لە یاسای ژمارە 2 ساڵی 2011 کە بەداخەوە لەو سەردەمە دیزە بە دەرخۆ نەکرا زۆر باشە لە ڕۆژنامە قایەی کوردستان بڵاو نەکرایەوە. دکتۆر ئەمە بڕیاری ژمارەیەکی ساڵی 2011 بە بڕیارە حەفدە خاڵیەکە ناسراوە بەڵێ و دوای ئەمە ئەو یاسایە دێت کە تۆ باست کرد بەڵێ بڕیاری ئەم ئێوارەیە من سایتی پەرلەمانم کردوتەوە تەنها ئەمەیتیایە بەڵێ تۆ باسێکی منەمێ بۆ جەنابتی باس کرد بۆ لە سەردەستی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان و بە تەنها بەشداری یەک ئەندام پەرلەمانی پارتی و 2 ئەندام پەرلەمانی یەکێتی جارێکتر داوای ئەوە کراوە کە ئەم یاسایە کە دەرچووە دەرچواندنی بۆ بکرێت و لە ڕۆژنامەی وقایعی کوردستانە بڵاو بکرێتەوە لە دوای 4 ساڵ هێشتا قەراری ئەوە نەدراوە بەڵام خۆ ئێمە کەی چوونەتە دو ئێمە خۆ وازەحە ئەو سەردەمە کە ئێمە لە پەرلەمان بووین هەر زەختی ئۆپۆزیۆن بۆ کە ئەو یاسایە دەرکرا بەڵام دیزە بە دەرخۆ نەکراوە کێ دیزە بە دەرخۆنی کرد بێگومان ئەوانەی کە ئەو کاتە دەسەڵاتدار ئێستا سەرۆکی پەرلەمانتان هەیە باشە بەڵێ سەرۆکی پەرلەمانەکەی یەکێتی سەرۆکی پەرلەمانەکەی پارتی ناهێڵێ قسە بکەین کاتمان بۆ دیاریەکە ڕێگەمان پێنادا ئێستا سەرۆکی پەرلەمان خۆتانن ئەگەر ڕێگەم بێ من تەوزیح بم بەڵێ دوای ئەوەی کە لەلایەن فراکسیۆنی گۆڕان وەکو باسم کرد یەک ئەندام پەرلەمانی پارتی 2 ئەندام پەرلەمانی یەکێتی داوایەک بەرزکراوە بۆی ئەم یاسایە دەرچوێنرێت چۆتە بەردەمی سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان نردوێتە لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان لەگەڵ سەرۆکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان قسەمان کردووە کە هەواکار چییە لە ماتەڵەکردن و دەرنەچوونی ئەم یاسایە بیانوێ یاسایەکە ئەوەیە کە ئەو سەردەمە لە ساڵی 2011 ئەم یاسایە ژمارە 2 و لە ستافەکەی ئەوانە نەبووە لەو فراکسیۆنانە نەبووە جارێک تر کێسا تۆ ئەتەوێت دەرچوون بکەیتەوە بۆم یاسایە ژمارە 2 ئەم خولە بە یاسایەکی تر ڕۆیشتووە لەبەرەوە جارێکی تر نەخێر لەبەرەوە جارێکی تر ئەم پرۆژە یاسایە هەموارەکرێتەوە ئەچێتەوە بەردەمی پەرلەمان یارمەتیم بە ئەچێتەوە بەردەمی پەرلەمان ئەنج ئەو کاتت دەرەکەوێ کە ئەوە بزوتنەوەی گۆڕانە دیفاعی لێ ناکەیان خەڵکی تر دیفاعی باش بێگومان من پرسیاری تریشم زۆرە و ئەو میوانە ئەزیزانش پرسیاریان زۆرە دێمەوە لای جەنابەت و لە هەموو میوانەکان پرسیاریانەیە دکتۆر ئارام بێمە لای جەنابتان ئەوترێت یەکێتی نیشتیمانی کوردستان وەک چۆن کاتی خۆی لە نێوان کەوانەیە کە خۆپیشاندانەکانی سەرکوت کرد و بە زەبری هێز بەردەرکی سەرای چۆڵ کرد هەر بەو نەفەساوە ئێستا خۆی بە خاوەنی کەسوکاری شەیدەکان نازانێ و یەک هەنگاو نانێ بۆ ئەوی مافیان وەربگرێتەوە تا چەندە وایە سەرەتا پێم خۆشە جارێکی تر لە حزوری کەسوکاری سەربەزی شەهیدانی حەفدەی شوبات کە بەشێکن لە شەهیدانی بزوتنەوەی ڕزگاری خوازیگەلەکەمان سەری ڕێز و ناوەجردا بنوێنم وەسڵای و ئەمەگداری وەفای خۆم بنێرم بۆ گوڵکەی و جوانە مەرگانەی کە بەداخەوە پڕبەدڵێن بەداخەوە لە وەزعێکا شەهید بوون و خوێنیان ڕێشت خوێنیان ڕژێنرا بەداخۆ ئێمە نە ئێمە و نەمیلەتەکەمان و نەهێزە سیاسەکانی چاوەڕێەوە نەبووین خوێنی ڕۆڵەی کورد بەدەستی کورد بڕێژێ ئێمە هەمومان چاوەڕێەوە بووین خوێن و هێز و توانە و زەکانمان کۆ بکەینەوە بۆ لە بەرامبەر دژمنەکان و لە بەرامبەر داگیرکەرانی کوردستانەوە بۆ ئازادی کوردستان بۆچی شەکەکان بەرامبەر بە ڕۆڵەی کورد بەرزکرانەوە دۆخەکە ڕەنگە لكل حادث بچنەوە سیاقە تاریخەکە خۆی تێمانەگەیەنی بۆچی وای لێ هات لكل حادث حديث بەڵام کوشتنیش من پێشتر عەرزم کردی بە هیچ وەجه قابلی قبول نییە و ڕێگە پێدراو نیە خوێنی ڕۆڵەی کورد بەدەستی کورد بڕژێ بەداخەوە حەفدەی شوبات جارێکی تر ئێمە کردە خاوەن برینێکی تر لە برینەکانی شەڕی ناوخۆ تقریبا شەبیه هەمان برینە ئەگەر لە ڕووی نوعێتیشەوە برینە بێ لە ڕووی ئازار و سوێ هەمان برینە چونکە ئێمە ئەوانە مناڵی ئێمن کوڕی ئێمن هیچ منطقەکە هیچ لۆژیکی هیچ پاسا و تبریرێک نییە بۆی مناڵی کورد بەکەشتە بەڵێ ڕای حزبەکەشمە هەر کەسێ لە حزبەکەی من بەسەراحەت لێرە بە ئێوە یەڵم هەر کەسێ لە حزبەکەی من لە سەرکرداتی حزبەکەم و لە بنکرداتی حزبەکە خاوەنیم ڕوئیانە بێ بێبەریە لە یەکێتی لە فەلسەفەکەی لە نەهجەکەی لە ڕێڵازەکەی هەمومان خاوەنی ئەوە هەمومان خۆمان خاوەنی کەسوکاری شەیدان نەزانین ئەوترەیەکێتی نیشتیمانی کوردستان
بەشداری سەرەکی بووە لەو کاتەیە چه هەنگاوێکتان ناوە بۆ ئەوەی ئەو شەهیدانە خوێنیان هەروانە چێت و کە سوکاریان 4 ساڵە چاوەڕێن مافۆر بگرنەوە ئێمە شکو کە سوکاریان وەکو من دوو سۆزانیان وڵاتە خۆم و من جێگری مەکتەبی شەیدانیەکەی نیشتمانی کوردستان مەکتەبەکەمان لە خزمەتیانەیە کاتی خۆش ئێمە ناڕازی بووین بە وەزعەکە ڕوویدا خزمەتیان نەوێت تەنهاشتی ئەوانەیانەوێت ئەوەی دەستی سوورە بە شەیدکردنی ڕۆڵەکانیان بچێتە بەردەم دادگا ئەمە گەورەترین دەستکەوتە گەورەترین بە دادگا فەرموو ئێمە لەگەڵ هێزەکانی تر ئەگەر هێزەکانی تر خۆیان بە ڕازگۆی خۆیان بە ساحیبی خوێنی حەڤەی شوبات دەزانن فەرموو بابیان بە دادگا فەرموون با ئیش بکەین ئەوەندەی پەیوەندی بە یەکێتی لە بەشی خۆتان بیکەن من پێم وایە لە بەشی ئێمە ئەوەی کە یەکێتی لە پشکی خۆی ئەوەی کردوێتی حزبەکانی ترن مقصرن یەکێتی هەندێک لەوانەیە کە تۆمەتبار بوون بە کەیسەکە بە قەزیەکە درانە دادگا و دادگاش بڕیاری خۆیدا لەبارەیان من پێم وایە سیان چوارێک ئەویان کرد دازم بۆی لەگەڵ خۆم و بینەران نەکەمەوە مغاڵەتە بەڕاستیش کە زاکیرم ڕەنگە ئێستا مساعدە نەکات چەند بوو بە دقیق ڕقمەکەت بێنەوە بەڵام پێم وایە پرۆسەیەک مەبدەئیە لە ناوێکی نیشتمانی کوردستان دەستی پێکرد ئەوانەی کە فعلەن تاوان ئەوانەی لە وێنەکانە بینراون و بە جلەکانی بەریانەوە و دەماچیان بەدەستەوەیە تا ئێستا لە پلەپۆستن و شەوانش لەم شارە و ڕۆژانە شەبینرێت ئەمەیان بن دوو جانبە ڕاستە ڕەنگە خەڵکەکە بێ لەسەوگو بەرزەکی بانانش بێ دەرچی بێ نەکاتۆمەت یاسایی ناڵێم ئەوەی ئەمری پێکراوە ئەوەی ئەمری کردووە کە شت بکرێت پەیوەندی بە دۆخی سیاسی کوردستانەوەیە پەیوەندی بەەوە یەکێتی خەڵک حشار بدە ئێوە پرسم لە کە سوکاریش پرسم هەر کەسێک لەو تۆمەتبارانە یەکێتی لە هەر مستەوایەک داڵدەی هەر تۆمەتبارێکی دابێ من لەگەڵ ئێوەیە مەسەرخات لەگەڵ ئێوە مزەکەران و سنوور کە سوکاری شەیدان مزاهرەکەم ئەگەر وەکو یەکێتی بەڵام ئەشخاص ڕەنگە هەبێت تۆ دوایان بەرنامەی لەناو حزبەکەت دەنگ بەرز بکەیتەوە لە فەیسبوکەکەتەوە لە کەناڵەکانی خۆتانەوە لە ڕێگاکانی خۆتانەوە بڵێ ئەوەی دەستی سوورە بە خوێنی شەیدانی حەفدەی شوبات ئەبێ بچێتە بەردەم دادگا گەر یەکێتیش بێت منبەر لەمە باشتر نییە بانگی محەممەد لەمە خۆشتر ئاشکرا ناوترێ بەڵێ لەگەڵەوەم ئەوانەی تۆمەتبارن بە ناحەق خوێنی خەڵکیان ڕشت لە هەر کوێیەکەن بە گوێرەی یاسایەکی عادلانە داواکارەکە من داواکە پیاوێکی داواکارم خۆ تۆ پیاوێکی داواکارنی تۆ پۆستت هەیە لەناو حزبەکە ئەخر پۆستەکەی من ئەوەی یاسایی تەنها هەواداری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەخر مسیکە تۆ پرۆسی بڕیاڕۆگەتن لە ناو هەر حزبێکە ڕێگەشون و میکانیزمی خۆی هەیە دوایە من ئەوەندەی کەواتە من مەبدەئیەشی خۆی کەم تەرخەم بووە من ئەڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان مەبدەئیەن لەسەرەوە بۆ خوارەوەی لەگەڵ ئەوەن كعدالة اجتماعي كرز الإنسان كرامة الإنسان عاشتين ملاته بارز داوبه هر كس دوخي دبي هر حزبك بكيته أمانة عليت أخذته وتنابي تكردار إما ببراكتيك شتك تربيني لهذه الحالات خوي ساقر بقرنا وسر بدروش مكاني حفظي شبهات باش أو ده صلاتي كالدواي إمبراطورية مادة ودريشتين ده صلاتي خومالي كردية بهمو كم كوريا كانيو بهمو رخنا انتقاد كلمانه من الإيو زيادة شمليه بەڵام ئەو هی ئەو پێبوتێ ئیرحەل هی ئەوەیە حکوومەتێک کە بەخوێنی کەلەسەری کورد و جومەی ناڵی کورد هەر لێران کە سوکارانە ئێمە زۆربیان کەسکاریان فالن هی ئەوەی بڵێ ئیرحەل بڕوا زۆر سپاس ئێستا شەڵێن ئیرحەل مامۆستا ئەحمەد دووبارە بەخێری طبعا دوای گوێگرتن لە قسەکانی میوانەکان ئاگام لێ بوو زوو بزەت ئەکرد پێت وایە حەفدەی شوبات ئەو ئامانجەی لە پێناوی دروست بوو پێکای یا لەبار برا درود بۆ گیانی شەیدانی حەفدەی شوبات و شەیدانی ئازادی حەفدەی شوبات لە پێناو طبعا لەگەڵ سەرلەبەری قسەکانیم دوو هاوڕێیانم نیم لەگەڵ سەرلەبەریان بەڵێ چونکە هەموویان پاساوی سیاسین بۆ پینەکردنی ئەو بارودۆخەی کە لە حەفدەی شوبات و دەرهاویشتەکانی ڕۆیە حەفدەی شوبات دوو ئاراستەی هەیە ڕاستە ڕەنگە ئاراستەیەکی منەظەمی نەبوو بێت واتە هێزێکی سیاسی بانگوازی کردبێ بۆی حەفدەی شوبات ڕووی بە بەڵام ئەوە خوێندنەوەیکی زۆر ناسیاسیانەیە بە ڕێزێک باز لەوە بکە کە حەفدەی شوبات حیزبێکی سیاسی ئاراستەی نەکردو بۆچی لەبەرەوەی مەسەلا ئەگە سەرنج بێ جگە لەو هۆکارانەی کە لە پشت سەرهەڵدانی حەفدەی شوبات و ڕووداوەکانیەوە بوو دوو هۆکاری زۆر فعال ڕۆڵیان هەیە لە سەرهەڵدانی حەفدەی شوبات و ئەو ئامانجانەی کە لە حەفدەی شوبات خرانە ڕوو هۆکاری تەئسیراتی ڕاستەوخۆی ڕووداوەکانی باکووری فەریقاوەی کە لە فەرەنگی سیاسیا پێوتێ بەهاری عەرەبی دووەمیان سفرکردنەوەی ئۆپۆزیسیۆن بوو لەلایەن
هەردوو حیزبی حکومڕانەوە بە تایبەتی لەلایەن بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانەوە و بەیاننامەی 29 کانونی دووەمی 2011 بزوتنەوەی گۆڕان ڕۆڵی فعال و کاریگەری هەبوو لەسەر سەرهەڵدانی ڕووداوەکانی حەڤەی شوبات واتە ئەو گەنجانە لەژێر کاریگەری ئەو بەیاننامە و ئەو خیتابە ئیعلامیەتونەی کە لە نێو دوو کەوانەدا بزوتنەوەی گۆڕان پێی ئەڵێ تۆپخانەی میدیای گۆڕان کە لە هەموو جمگەیەکی سیاسی کۆمەلگای کوردی دەدا ڕۆڵی فعالی هەبوو لەوەی کە ڕووداوەکانی حەڤەی شوبات بێتە پێشەوە بەڵام ئایا باش بوو یا خراپ بێگومان کارێکی پیرۆز و باش بوو کە لەو کاتەیە میدیایەکی جددی هەبێ بە هاوکاری میدیاکانی تر ئاراستەی ناڕزایەتیەکانی خەڵک لەناو ناخا بگوازێتەوە بۆ شەقا حەڤەی شوبات ئامانجەکانی خۆی پێکا ئەمیش دوو لایەنە لایەنێک ئەگەر تۆ هێزێکی سیاسی غیرەتی ئەوەی نەبێ بڵێ من خاوەنی حەڤەی شوبات بووم و ڕیادی ئەم خۆپیشاندانە نوم کردووە بۆی ئامانجێکی سیاسی بێکێ بێگومان هیچ دەستکەوتێکی سیاسی نهاتۆتە ئامانجەکە ئامانجێکی گشتی بوو لە پێناو هاوڵاتیان یان ئامانجێکی تایبەتی و حزبی بوو ئەو هێزانەی کە لە ناو خۆپیشاندانەکان بوون ئەوانەی کە مایکەکانی سەرای ئازادیان هێندێک لە کادیرەکانیان بەدەستەوە ئەگەر ئامانجی سیاسیان هەبوو و دەستکەوتی باشیشان لێ بەدەستێنا وەکو لە پێشەکی بەردامەکە تاوتت پەیژەیەکی ئاڵتونی بوو زۆر هێز و کادیری گەیاندە پەرلەمان و ناو حکومەتی هەرێمی کوردستان بەڵام بێت لەو کەسانەیەکی کە لەوێ بەشدار بوون با لەو کاتەیە لەلایەنی ئۆپۆزیسیۆن بوون و دوای ژۆک و مافێکی هەر ئینسانێک خۆیان هەڵبژاردە و چوونەتە پەرلەمان چوونەتە پۆستیان وەرگرتووە لەو کاتەیە لەگەڵ ئەو خەڵکە بوو بێتن ئێستا گەرگویان لە بەرنامەکە بێ بڵێن مەوەسا ئەحمەد میرە غەدرمان لێکە ئێمە ئەو کاتە ئەسڵەن بەتەمایەوە نەبووین کە پۆستمانە بێ بەشداریکردنیان بەشداریکردنی ئیجابیە کەس لاری لەوە نییە کاندی دەبێت بۆ پەرلەمان یا پۆستی حکومی وەرەگرێ مافێکی سروشتی خۆیەتی بەڵام لە پاڵ ئەوەدا حەدەسێک ڕوویاوە کە لە ناو جەرگەی ناڕزایەتەکانی خەڵکی کوردستانە بووە حەدەسێ ڕوویاوە کە ئەو هێزە سیاسیانەی وەکوتم لە سەرەکانی ئازادی بوون لە مەیدانی سەرای ئازادی بوون لەگەڵ خەڵکە هاواریان کردووە دوجار لە مەبدە ئەساسیەکەی خۆیان پەشیمان بوونەوە بۆچی بەرنامەکەی جەنابەت قەتع بوو من جوملەیەکم وت بزوتنەوەی گۆڕان 10 دقەی لە پەرلەمانی کوردستان نەک سەعاتێ 10 دقەی نەبەخشیوە بەوەی مناقەشەی ئەوە بکات کە ڕووداوەکانی حەڤەی شوبات بێگومان غەڵەتە سیاسیەکەی دکتۆر ئاسۆ بەڵێ غەڵەتە سیاسیەکەی دکتۆر ئاسۆ لەوەیە باسی خولی پێشووی پەرلەمانەکە بەڵێ فعلەن خولی پێشووی پەرلەمانی کوردستان کاک دکتۆر من وەبزانم قسەکانم قەتع نەکرد ومێد دەکەم جەنابی شەر مقاتەعەم نەکەی ئەگە مقاتەعەم بکەی ناهێڵم قسە بکەن ئەگە مقاتەعە بێ لەسەر بنەمای مقاتەعەکردن بێ نابێ بەو جۆرە بەرنامەکە بەڵێ فەرموو چونکە ئەتەکێتی بەرنامەکە بێ بپارێسی بزوتنەوەی گۆڕان لە خولی پێشووە جیاوازە لە بزوتنەوە گۆڕانێکی ئێستا هەیە بزوتنەوەی گۆڕان جیاوازیەکەی ئەوەیە فعلەن بەڕیاری ژمارە 2 بەڕێرە حەفدە خاڵیەکە لە ژێر فشاری ئۆپۆزیسیۆنێکی جددی و فعال و ئەندام پەرلەمانێکی شەقامیە بوو بەڵام بزوتنەوەی گۆڕان لەم خولەی ئێستایدا لە ناو پەرلەمانی کوردستان نەک بزوتنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی کە بووە نوێرەریشان هەبووە لێرە ئەوانیش هاوشانی بزوتنەوەی گۆڕان نەیانتوانیوە لە ناو پەرلەمانی کوردستان 10 دقە تەرخان کرد بۆ مناقشەکردنی حەڤەی شوبات کەواتە تۆ پێت وایە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی ئەوسا ئەوەی ئێستا لە دەسەڵاتن کەم تەرخەم بوون بەرامبەر بە شەهیدەکانی حەڤەی شوبات و بەرامبەر بە داواکاریەکانی ئەو کاتی بەردەرکی سەرا نەکەم تەرخەم بوون هەر زوڵمیان کرد لە ڕووداوەکانی حەڤەی شوبات شتێکیان کردووە تاوانی ئەوانەی کە ئێستا لە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ڕابردوو بوون جگە لەو خیانەتە ناشرینەی کە پارتیویەشێتی کردیان چونکە کوشتن تاوانێکی گەورەیە قابلی لێخۆشبوون نییە یعنی ئەوەی کە پارتیویەشێتی بە لە حەڤەی شوبات کردیان ناشرینترین کردەوەی سیاسی شەڕی ناوخۆ نیە وەک دکتۆر ئارام بەڵێ وێنەکە وێنەیەکی جیاوازە زوڵمکردنە لە خەڵکێکی بێچەک کە داوای ئەسڵەن دوو وێنەی زۆر پێچەوانەیە هاوکاری کە گەورەترین زوڵم بۆ گەورەترین خیانەت بۆ یەکێتی و پارتی کردویانە لە خەڵک ملاحەزەی خۆمەڵێن با ئەوە بەو جۆرە بەڵام کاتی هێزێک مەسەلەن لە ناو پەرلەمانی کوردستانە دەسەڵاتی هەیە دەتوانێت مناقشاتی سیاسی بکە ئەتوانێت ئەو بەڕێوەدانی پێشوو جێبەجێ بکات نایکە ناوی ئەنی چی بۆ نایکات زۆر وەڵامەکەی ڕوودا لەبەر ئەوەی کە لە ناو پەرلەمانی کوردستان بڕیارێک دەرناچێت دێت ئەگەر پارتی دیموکراتی کوردستان و سەرۆشی هەرێمی کوردستان لە پشتەوە دەبێت ئەو بزوتنەوەی گۆڕان لە ئێستادا غیرەتی ئەم جۆرە ئەڕوانیتە پارتی دیموکراتی کوردستان و کردەوەکانی پارتی ئەمە شتێکی شخصیە یان
بەستووە بەچی ببوو لە بار قسەکەی پێشم تاوەکو بەڵامی بەڵێ بزوتەوەی گۆڕان و ئۆپۆسیۆنی ڕابردوو لە ناو پەرلەمانی کوردستانە غیرەتی ئەوە نییە مناقەشەیەکی جدی یا تەحەدای ئەو خیانەتانە بکەن کە پارتی دموکراتی کوردستان لە حەڤەی شوباتا کردی تێڕوانینی من بۆ پارتی دموکراتی کوردستان لەسەر حەڤەی شوبات وەکو لە پێش قەتعی بەرنامە ڕاستەوخۆکە وتم ئەگەر لە هەر شوێنێ پارتی دموکرات حەڤەی شوبات و باسکردی حەڤەی شوباتی لێبوو ناوێ پارتی ئامادە بێ چونکە ئاراسی ڕووداوەکان حەڤەی شوبات پارتی دموکراتی کوردستان گۆڕی پێتوانێت یەکێتی و پارتی بە شێوەیەکی هاوسەنگ و هاوتەریب بەشدار بوون لە حەڤەی شوباتە لە سلبیات و ئیجابیاتی گەر هەبێ بەڵێ پارتی و یەکێتی لەسەر جەم ئەو زوڵمان کە لە دوای ڕاپەڕینەوە باسی یەکێتی نیشتیمانی نەببوورە وەبزانم تەرکیزی جەنابەت لەسەر تەرکیزم هەبوو تۆ وتت پارتی ئێستا بەڕوونی بۆ دەڵێ بەڕوونی بۆ دەڵێ یەکێتی و پارتی لە ڕووداوەکانی حەڤەی شوبات لەو خیانەتانی کە پێشتر لە کوردستانە ڕوویاوە لە دوای ڕاپەڕینەوە دوو شەریکی زۆر شەریفی یەکتر بووم بە ئەندازەی یەکتر تاوانبارن لە ڕووداوەکانە پارتی سەبەبی سەرەکی تەقانەوەی ڕووداوەکانی حەڤەی شوبات بوو پارتی هۆکاری سەرەکی گۆڕینی ئاراستەی ڕووداوەکات بوو پارتی لە میدیایەکی خستە گەڕ بەوەی کە هانی یەکێتیش و خەڵکیشیدا بەوەی تونوتیشی دروست بێ سەرکردەکانی پارتی بوون فازل میرانی و نێچیروان بارزانی باسی ئەوانە کرد ئەوەی پەنجەرەی لقی چوارەشکێنێ بە چەک وەڵامی دەیدەوە بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی لێزان بوو بۆ قبوڵی کرد بەڵێ پارتی لێزان بوو لەوەی پەلی یەکێتی بگرێت بۆ ناو ڕووداوەکانی حەڤەی شوبات و لە دوجار 19 نیسان کە یەکێتی هۆکاری سەرەکی سەرکوتکردنەکان بوو یەکێ بوو لەو فێڵانەی کە پارتی دموکراتی کوردستان لێ کردووە گەمەکەشی لێ بدەوە ئێستا ئێمە وێنەکە وەکو یەکتر ئەبی وێنەی یەکێتی و پارتی دکتۆر یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی هێندا لە ڕووی بیرکردنەوە لاواز بوو کە پارتی لەو یاریەکی لەگەڵ بکات و بیباتەوە و مامۆستا ئەحمەد میرە وتی ئەوەی لە حەڤدەی شوبات کرا لەلایەن یەکێتی و پارتیەوە خیانەت بوو لە خەڵک دقیق زۆر بەڕوونی خیانەتێکی گەورەش خیانەتێکی گەورە ئاوڵ ناوێت پێت وایە خیانەت بوو لە ئیرادەی خەڵکو لە من پێم وایە بەنسبەت یەکێتیەوە بەبێ ئەوەی بمەوێ من داکۆی کاری کوێرانە بم لە یەکێتی چکە من جگەلەوەی پۆستێکی حزبی مەیە من خەڵکی ئەموڵاتم خۆم بە پیاوێکی بەوجدان نەزانم و بۆیە سەنگەری یەکێتیش مەڵبژار و خۆم و تاریخی عایلەکەم لەو سەنگەرایە بوو بەڕاستی پێم وایە بۆ یەکێتی هێزی پارێزەری کەرامەتی ئینسانی کوردە بەم لەحەزەیەشەوە ئیجحافە بۆ یەکێتی بەقەدەر پارتی تاوانبارە کاکە کۆسەر لە گەرمەی حداسەکانە بە شکر و شیرینی و نقڵەوەڕاتە پێشوازی بە گوڵەوەڕاتە پێشوازی خۆ پیشان دەرن کاک بەرهەم هێز هەبوو خەربێت سەر گردی زەرگەتە کاکۆسەت و کاک بەرەم و کاک بەختیار ئەوانە نەیانێشتوە بەڵام ئەگەر پێم بڵێ یەکێتی امتیازە بۆ ئەوان کە نەیانێشتووە هێز بێت یان لە واقع نابێت شتێکی هەوڵێکی وابێت چیکە من باسی ئەو بێوجدانەیەکم کە لە ئەو بێدیقەتی لە وەزعی یەکێتی و لە تەقدیرکردنی وەزعی یەکێتی یەکێتی لێرە بووە شەڕ بەردەرگای کردووە تۆ لە گەڕەکەتانە شەڕ ببێ شەڕیش بەرنەکەی بەردەرگاکەتەکەوێ شەڕیش بە تووشی ئێمە بوو بەڵام تۆ گەلێم بپرسی یەکێتی ئەگەر شەڕ بەردەرگای گرتم ئەگەر هیچم پێ نەکرا بڕۆم لە خەڵک بەم لە بەردەرگا کاک یادگەسێکە با عەزیز بکەم ئێمە پێشتر وتمان سوورەتەکە تابلۆکە حەدەسەکە کۆمپلێتی کۆم نێگەتیڤە کۆمپلێتی من انتقادم لێ کۆمپلێتی خۆزگە ڕووی نەدایە ئەمە شتێکی درا بەڵام ئەگەر هێزێک تاوانبار بکەین یا تۆمەتبار بکەین ئەو هێزە دەبێ بڕیاری مرکزی هەبێ دەبێت لەسەرەوە خەڵکی هەبێ و تا خواری خۆ تاگەت ئاستی من و خواری من پێمان بڵێ برد بۆشێن من خەڵک بکوژن تەقەب بکەن ئەمەلێکەتیان نەبووە بەڵام لە شوێنێک هەڵچوونە بێ دەنگە بێ شەڕە بێ پێکدا هەڵبژان دەبێ ڕەنگ ئەمەش ڕوو بدا دوایی با بێ مەسەر بۆی سوورەتەکە وازح بێ لە لای بینەر و لای کە سوکاری دڵگەرمی شەهیدانیش وازح بێ ئاراستە تۆڕی بەرگری لە ماف و ئازادەکانی خەڵک ئێستا لەکوێ چێ بۆ تۆڕە چێ تۆڕی دامەزران کە ئیجازەی کە چواردەی شوات ئیجازەکەی وەرگرت بۆ ڕێپیاوانێکی هێمنانە لە بەردرکی سەرای سەعات 2 بۆ 4 لە دوای 2 بۆ 4 بۆ ئاراستەکە دەگۆڕدرێ ئاراستەکە کە دەگۆڕدرێ بۆ دەڵێ بۆ دروشمەکە دەگۆڕدرێ چۆڵێکن ئەو کورسیە میلەت هەمووی برسیە درویان کرد بۆسە باریک دوو سیاکە جوانە بوو من ئێوە پرسی هەمووتان خەڵکی خاوەن وجدان میلەت ئێستا برسیە کەم طبعا نامەوێت بێسەش نامەوە ڕووبدا نامەوێت بڵێم بە ئەو کۆنتێکستە بگوێژینەوە بۆ ئێرە ئەسڵ مە غەڵەتێکی کوبرایە بس كامل برسي يسمي برسي يسمي برسي اوقات استا والله بيك برسيارم بروا او خو بيشاندانا يا او خو بيشاندانانا خورسك بون من پێم وایە بەشێکی زۆری خەڵکی دڵسۆزیە وڵاتە بۆ پێناوی چاکسازیات ناوێ هاتن بەدەنگ داواکارێکە بەڵام دوای نەخێر دوای خیان ناوەڕۆکەکەی کرا دوای بە ئاراسی سیاسی برا دوای ئەجندای برا بۆ ئەوەی
وڵی من نازانم کێ سوودی بینی بەڵام من نزانم خەڵکی زۆر زەرێکت هەمومان زەرمان کەس براوە نەبوو نەو شەڕە کێ سوودی لێبینی کەس سوودی نەبینی دنیارەکانی کورد و قەزی کوردی زۆر کەواتە بۆ چیڵێ ئەو کاتە وەزع ناخۆشتر بوو خۆشتر بوو لە ئێستا ئەو کاتە کاکە لە سەردەمی 23 ساڵ لە خۆشی هاتە سەرجادە با من عزیز جناب زۆر بە کورتی بێ سپاس دەکەم لە 23 ساڵی حکومڕانی کوردیە 2 ساڵەیە پێوتێ کابینەی 6 پیاوێکی نەبیل هەیە پێوتێ بەرهەم ساڵح لە ویردانتان نەپرسم بەرهەم ساڵح پیاوێک نەبوو کابینەکەی بەرهەم شایستە ئێوە وای لێ بکرێت بە مقارنە بە کابینەکانی تر من تۆ شتێکیش بە شتێکی شخصیە بینی زين بەرامبەر دکتۆر بەرهەم ساڵح کرابێت بەڵێ من کارتێکی فشاری ئۆپۆزیسیۆن بوو کە ڕەنگە لە دنیای دیموکراسیە پەنابرد بۆم کارتانەش ینی ممنوع نەبێ و گوناحی کەبیرە نەبێ پەنابرد بۆم کارتانە بەڵام بە کوردانی خوێنی خەڵکە بە شتێکی گونجاوەزانی بەڵام ڕەتفعلەکە چۆن نەبینی من بە کوردانی ڕۆڵەی خەڵک لە پێناوەکو جناب وتی بیکەی بە پەیژە و پیادا سەرکەی بۆ دەسەڵات ئەمە تاوانەکەی لە کوشتنەکە زۆرتر لە بەلای منەوە زۆر سپاس دەکەم دکتۆر من دێمەوە لای تۆ زۆر قسە زۆر ینی دەمی مامۆستا ئەحمەد و دکتۆر ئارامیش بوویان لە تۆ بوو و پێش مەڵێن کاتی ناو بڕە قسەکان بکەیت لە دوای ناوبڕەکە ڕاستەوخۆ قسەکانت تەکمیلاکەی زۆر قسەیان کرد ئەگەر وەڵامێک تەیە بۆی دواتر من پرسیارەکە وەڵا قسەیەکی کوردەواری هەیە ئەڵێ تا سەحەب ماڵ دزی گردە سەحەب ماڵی گرت کێ ساحب ماڵ و کێ دزە وازەحە ئێمە سەحەب ماڵەکە بووین و ئەو برادرانی تر ئێستا بەداخۆ نوخبەیەکی هەبوو لەم کۆمەڵگایە آخر مامۆستا ئەحمەد میرە لێرە تەمسیلی وازەحە ئێستا مامۆستا ئەحمەد میرە لەگەڵ کۆمەڵی برادری تر لەگەڵ کۆمەڵی ڕۆشنبیری تر ئێستا ئەنوێ ئێمە بچوێنن بە یەکێتی پارتی یعنی ئەو نەبێ ویژدان قەرارێن یەکێتی پارتی خەڵکیان کوشتووە ئێمە دیفاعمان کردووە ئەگەر ئێمە مقەسیر بووین مقەسیری ئەکاتەوەی کە تۆ بیچێنی بە یەکێتی پارتی ئەمە ئاراستەیە کە دروستکراوە ئێستا لە ناو کۆمەڵگایە تەوانەوەی کە دەسەڵات ناتوانێت بیکا لەسەر سێلانی ئۆپۆزیسیۆن و بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان ئەم نخبەیە ئەیکا ئەم نخبەیە ئەوەی کە دەسەڵات ناتوانێت بڵێ کە ئەوان لە ئێماچن ئێستا ئەمان ئەماکەن ئەمە یەک دوو زۆر جار ئێمە ئەوا بینیم نە ڕەنگە لە دڵسۆزیان بێ بەڵام وێنەکە بە شێوەیەک ئەشێوێنن کە وا لە خەڵکەکەن کە نەتوانێت پێیز ناکە دەزراوەشێنی وا لە خەڵکەکەن کە نەتوانێت زاڵم و مەزلوم جاکاتەوە خەڵک هەیە غەدرتان لەکەن ئێمە ئەگەر ئێمە خۆپیشاندەرانمان کوشتوە قەی ناکەوا بوترێ ئەگەر ئێمە دیفاعمان نەکردووە قەی ناکە بوترێ ئەگەر لە ماوەی ئەم هەژماگەی کە ئێمە هاتوینەتە دەسەڵات و مقەسیر بووین قوبوڵمانە بەڵێ ئەوایە زۆر زیاترمان کردایە سێ جار فراکسیۆنەکەی گۆڕان لە ناو پەرلەمانی کوردستان پرۆژە یاسای پێشکەش کردووە واز لە یاسای ژمارە 2 ساڵی 2011 نەهێنراوە زیاتر لە 100 برینار هەتا ئێستای حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی هەیە کە بزوتنەوەی گۆڕان و فراکسیۆنەکەی گۆڕان کار لەسەر ئەم کەیساکە هەتا ئێستا پێویستیان بە چارەسەری پزیشکیە بە کاملی قسەی لەسەر بکەی داوای لێبوردن یەکەم یەک ناوبڕوە دەگرم و لە دوای ناوبڕەکە ڕاستەخۆ قسەکانت تاوەکە بیلەرانی عەزیزم ناوبڕێکی کورت و دێنە وەلاتان بیلەرانی عەزیز دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامی لە بەرنامەکەمان دکتۆر ئاسۆ من پێش ناوبڕەکە ببوورە قسەکانم پێ قەتا کردی کە تەکمیلی قسەکانت بکەیت وە ئاماژە بەوە شەکرێک کە لە سەرەتایە بزوتنەوەی گۆڕان ئاڕاستی خۆپیشاندانەکەی کرد و دوایی ئیرادەی ئەوەشی نەبووە کە بڵێ من خاوەنی من جارێکی تر تاکی دەکەمەوە ڕۆژی حەڤەی شوبات بە هیچ شوێک پەیوەندی بە بزوتنەوەی گۆڕانەوە نەبووە و ئێمە پێشتری ژووتومانە ئەوانەی کە ئاڕاستی ئەم خۆپیشاندانیان گۆڕی بۆ کەسیان برینار نەکران بۆ کەسیان نەکوژران بۆ کەسیان نەگیران ئەمانە کوێ بوون کەوایان کرد ئەمە یەک دوو مامۆستا ئەحمەد میرە خۆی زۆربەی ڕۆژەکان لە سەرای ئازادی لەسەر مەنەسەکە بووە منیش بەوانی کە پێیان لەوترێ بەرهاوێژەکان ئێمە جەماعەتی بەرهاوێژەکان بووین پێم بڵێ ئەو ڕۆژانە کوێ بەتەمای دەستکەوت بوو ئێمە هەموو ڕۆژێک چاوەڕێی ئەو بووین کە شەهیدێکی تر و بریندارێکی تر و قوربانی تر بدرێ نەگەوەی باسی ئەو کرد کە بزوتنەوەی گۆڕان دەستکەوتی سیاسی دەستکەوتوە بەناڕاستە خۆشتان لێ نەبینیوە بەناڕاستەوخۆ ئەمە دەرئەنجامەکەی کە خەڵک تێگەیشتووە ئەو مەشروعی کە ئێمە ئاڵە هەڵگری بووین مەشروعێکی شەرعی بووە و کاتی هاتووە ئەوە خەڵک خۆی قەراریاوە لەسەر سنووقەکانی دەنگدان ئەگەر نا ئێمە لەکوێی ئەمە سودمەند بووین تا چەندە بەرپرسیارەتیتان بەرامبەر بەو دەنگانەی خرانە سندوقەکانەوە بۆ بەرژەوەندی بزوتنەوەی گۆڕان تا چەندە بەرپرسیارانە بەرگریتان لەم کەسوکارە کردووە ئەوە شەیدانی حەڤەی شوبات خۆیان لێرە دانیشتون ئێمە ناڵین هەموو شتێکمان کردووە لەم واقعی کە ئەمڕۆ لە کوردستان هەیە لەم سڵای 24ی کە ئێمە هەین
بزانن بەقەدەرەوەی کە نەتوانەمانەوە بووە چیمان کردووە ڕۆژە لە ڕۆژان مەسەلەن پێ لەم بەڕێزانە بەردراوە ڕۆژە لە ڕۆژان تا ئێستا هیچ بارەگایەکی بزوتنەوەی گۆڕان نییە وێنەی شەیدەکانی حەڤەی شوباتی پێوە نەبێت ئەوانە ڕەمز بوون بۆ ئێمە نەخێر نەبوو تۆ کافیە بەڵام وەرە باسەیری لە ئەرزی واقع یەک شتم پێ بڵێ ئەوزێتێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان تەقەیان لە خۆپیشاندەران کردووە ئەو ترێت ئەو شەیدانی کە ئەو کەسانی کە شەید بوون یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بەرپرسیارن بەرامبەریان ئێوە داواتان کردووە بۆ نمونە بەرپرسی ئەو لقەی پارتی دیموکراتی کوردستان ینی پارتی دیموکراتی کوردستان بە هیچ شێوەیەک ئامادە نیە بینێرێتە بەردەم دادگا ئەڵێ بە یەک مەرجەی دێنینە بەردەم دادگا ئەوانەی هاندەر بوون ئەوانش بهێنرێنە بەردەم دادگا کە دیار نین کێ هاندەر بوو بەڵێ ڕاستە ئێمە شەرتێکی تاعجیزیە بەڵێ ئێمە ئێستا ژووتمانە حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی ئەوەنە کارەساتێکی گەورەیە کە هەمومان مقەسیری باش بزوتنەوەی گۆڕان بەم حاڵی کە ئێستا هەیەی بەم دۆخەش وەکو باسیەکەمە وەکو گلەی لە مامۆستا بەم دۆخەش کە ئاوا دیفاعی لێکرێ هەر ئەوەندەی پێ ئەکرێت و هەر ئەوەندە ئەتوانێت بەردەوام بێ ئێمە ناتوانین لە یەکاتە بەڵێ چاوەڕوانەکە زیاتر بووە نەکرد نەخێر خەڵک بێ ئەمەل نەبووە خەڵک ماوەیەکی تر زەمانێکی تر تێگا کە بزوتنەوەی گۆڕانی تر چاوەڕێتان لێ بکەم کاگیادگار من جاری تریش ئەمەم دووبارە کردوێتەوە ئێمە لە دۆخێکان لە هەرێمی کوردستان لەگەڵ دەسەڵاتێکا تەعامولەکەین ئەگەر هەتا حدێک بڕۆین بە تیژی پەرچەکردارەکەی ئەم دەسەڵاتە وەکو حەڤەی شوبات وایە لەبەرەوەی ئێمە هەتا ئەو نەخێر ئێمە لە ئێستا ئێمەش جارێکی ترە مامان تیکرار کردوێتەوە دەسەڵات نی کاکە گیان ئێمە بە ناو دەسەڵاتی ئەو یارمەتی بازرگانیتانەیە سەرۆکی پەرلەمانتانەیە لە بەغا جێگری سەرۆکی پەرلەمانتان گوێم لە کاگارا ماڵی ئێوە دەسەڵاتن من لە بری بزوتنەوەی گۆڕان نەتوانم لێرە بڕیار بم با جەنابیان لە بری یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە بڕیار بە هەبانی هەرچی زووترە و تاوانبارانەیە کە لای یەکێتی نیشتیمانی کوردستانە با دەستگیریان کرد بە ئەمە بێ هاتنە پێشەوە بێ نەگەوەی بڵێ من دەسەڵات من لای بزوتنەوەی گۆڕانەوە مخەوەلم لە بری بزوتنەوەی گۆڕانەوە قەرارم با دەست بێنێتە پێشەوە ئێمە عیدوانی خەڵکەکانیان پێڵێن با حیزبەکەی ئەو هێشتا ئاسایش لای ئەوانە پۆلیسی ئەم شارە لای ئەوانە وەزاری بە پارتی ژەڵم بەڵام نوێنەری پارتی لێرە پارتی ژووتمانە کاکە ئێوە هێشتا ئیتفاقیەکتان هەیە لەگەڵ پارتی دیموکراتە خۆتانی لێ دەرمەکەن بەڵێ بە پارتی ژووتمانە ئەجا بامە شتێک ڕوونکەمەوە با شتێک ڕوونکەمەوە لەو حەڤە خاڵەی کە داواکاری کە سوکار و خۆپیشاندەرانی حەڤەی شوبات بووە ئێستا بە دەقیقی نازان بەڵام ئەتوانم کەمێکی پێ بڵێم بڕینی بودجەی ئیعلامی حیزبەکان بێلایەن سەربەخۆکردنی زانکۆکان جێڕانەوەی ڕەشنووسی دەستور یاسای خۆپیشاندەران هەموار کرێتەوە بە داخەوە کرایەوە سەرۆکی یارمەتیم بە با تەواوی کەم بزانە ئەمانە ئەو وەتەرانن کە بزوتنەوەی گۆڕان کاری لە سەرەکاییان نا یەخستنی هێزی پێشمەرگە بە حیزبەکەی کاگارامەوە هەتا ئێستا ڕێگریەکەن خۆشمان گوێمان لێ بۆ لە ماوەی پێشوە کەمە داواکارەکانە بۆی لە تەوەرەکەش کەمکردنەوەی موچە تایبەتەکان ئەمە داواکارەکانی خۆپیشاندەران بوون ئەمە داواکاری کە سوکاری شەیدان بووە لە ناوێنە هەر باسی کەمکردنەوەی خانەنشینی پلەی تایبەت و بڕینی ئەوانەی کە ئێستا باسێکین بن دیوار و ئەوانە لە زڵ نیە یەخستنی موچەی کوردستان و کەمکردنەوەی جیاواسی داواکاری بوو بەڵام ئەنجا چۆڵکردنی شارەکان لە هێزی چەکگار بەداخەوە خۆیەتی خێمەکان و چادرەکانیان سووتان و هەم لایەکی شارەکانیان فەلاخە کرد ئەنجا چۆڵیان کرد دەستگیرکردنی تەقەکەرەکان پێمان بڵێن ئەگەر تەقەکەرێک لای بزوتنەوەی گۆڕان بووە ئێمە تەسلیممان نەکردووە حەقتان ئەگەر لای حیزبەکانی تریشە ئەگەر لای حیزبەکانی تری فشار دروست ناکەن کە تەسلیم بکرێنەوە ئێمە فشارمان توانەیەوەتان نییە ئێمە خەری گشتی بزوتنەوەی گۆڕان چەند جارێک سەردانی پیرمانی کردووە یعنی نەیەتوان یەکێ لە مەرجەکانی لەگەڵ سەرۆکی هەرێمەوە بێ کە ئەو تەقەکەرانی لای پارتینەوە تا کاگارا ماڵێت ئەوەی یەکێتی ئەوان بێنە پێشەوە ئێمەژە چینە پێشەوە ئەتوانی بۆ مسلمێنی کە ڕێخەری گشتی باسی ئەوەی نەکردووە ئەتوانی بۆ مسلمێنی کە ڕێخەری گشتی باسی ئەوەی کردووە هەر کاتێک بۆ مسلمێنە کۆبوونەوەیکی داخل منیشەوە باس بان بۆ بسلمێنم یعنی ئێوە ژۆ کۆوانەکەن بەسیاری بیسلمێن نەخێر بەس تۆ یەی من تۆمەتبارەکەی بە شتێکە نییە ئەتەوەیە کارەساتێکی گەورە ڕشتنی خوێنی خەڵک هەڵهاتنی ئەم هەموو تاوانبارە مقابل کەیتەوە بەوەی کە هێزێکی معارەزە کە ئێستا هەژمانگە لە دەسەڵاتایە وەکو یەکی لێ بکەیتەوە آخر کارەساتەکە ئەمەیە 23 ساڵی تاوان و گەندەڵی و شاردنەوەی ناعەدالەتی و شاردنەوەی تاوانباران بچوێنیت بە کەمتەرخەمیە کە هەیە
بە پەلەنەکردنێ کە نەماتوانی من دێ بە وڵات کاتم زۆر پێدای دکتۆر قسە بکەین دوایش دێ بەلای وڵی سوپاس دەکەم بە ئەو دەرفەکە ئاراستی قسە بەنامە فەرموو قسەکان ویستی قسە بکە ڕێگەم قساگەم دڵیان فەرمووەکەی کاکە من لەم کاکەیە دەپرسم طبعاً بەڕاستی من لە ناخەوە لە ویژدان و هەست بەجۆ لە شەرمەزاری کەم خەڵ کوڕی کوژراوە من باسی چیەکەی بەڕاستی بعد مجاملة لغة بان لغوية دربشين كاكا أنا أستاذ أنا خلق بوري كجراوة بالا جميل لغوي زمان دربشين أمس هذا كان أي أوبوزيسيونه كاميان هالصان لسروبندي بشكرني شيء ده صلاته بيان وتايا يكيد شرط كمان أويا بخوجاني حفي الشباب بدي بدل قدوي برداري حكومتك اليوم بابيان كده بمرجع بابا موايا كرا ورسم الواسرة ورسم مش رسمي على مواسية ومن شكيتي ده هذي واسط بيوري لبارجاكي خوتا رسمي شيدان ولا عيبك كبيوري شي براس برا أزدوك بابا أزدوك أنا فرما وصح بكوشي تيايا ولا بابا وحكم من حاجة كي لما دقاء مكتب سياسية وشكل رسمي شيدان حفي الشباب فرما شهيد يمن وانا تكايا فرما وصح أحمد ببورة ببورة من وقت رجع ما في يوم هي بلي حزكم كونسولي برنامج كلا جد دسي جناب من الضيابة وعده بلى لساق سكاني دكتور أسود دو كومين لكم باسي أويك كنخبيك هي رنجا بهاتشان قسكي جراوي بيم خوش بوك جراوي وشيء أرستكراو رنجنا جنجاوبي بكار هناني بتايبتي بو نخبيك كرخنا لبزتوي قرانو وبوسيري رابدو أجري بۆچی ئەم نخبەیە رەخنە لە بزوتنەوەی گۆڕانەکرێت لە سەحەفەی شوبان لەبەرەوەی لەبەر یەک خاڵی زۆر ئاسان لەبەرەوەی بزوتنەوەی گۆڕان بەشی هەرە زۆری سیاسەتکردنی و جوڵە سیاسیەکانی سوودمەند بووە لەو ئاراستە نخبەویەی کە لە کوردستانە رەخنەی لە دەسەڵاتی سیاسی گرتووە ئەتوانم ڕێگا بەم بەخۆم کە بزوتنەوەی گۆڕان ئەم نخبەیە بە جۆرە لە جۆرەکان خۆ باشیشی کردو چونکە نابێت نخبە دەستەمەوە هێزێکی سیاسی بێ کردو بە پەیژە چۆتە ناو دەسەڵاتەوە واتە حیزبێک بۆ زۆرترین دەست و قاچی لە نێو نخبەی خوێنەوەرا بووە بۆیە هەمیشە بەم نخبەیە تۆزی ئەتاسێت و بە ڕەخنەکانی جێگای قوبوڵکردن نییە چه سوودمەند بووە لە حەفەی شوباتە کاک دکتۆر ئاسۆ باس نازانم بۆچی پێی ناخۆشە یان ئەترسێ لەوەی کە بڵێ بزوتەوەی گۆڕان سوودمەند بووە خۆ عیبەی سیاسی نییە هەموو ڕووداوێکی سیاسی کە دێتە پێشەوە هێزێکی سیاسی سوودمەنە بێ لێ ئەگەر لە من ئەو پرسیارە لە من بکەی ئەگە ئەو پرسیارە لە من بکەی پێت دەڵێم سوودمەندترین حیزب لە نێو لە ڕووداوەکانی حەفەی شوبات بزوتەوەی گۆڕان بووە پێگەی سیاسەکەی پێ بەهێز بوو پێگەی سیاسی پێگەی جەماوەرەکەی پێ بەهێز بوو توانی لە هەڵبژاردنە دوامەسج بە ڕەکەبەرە کلاسیکەکەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و ئێستاش ئەوەی کە بزوتەوەی گۆڕان لە ڕووی پێگەی جەماوەریەوە کە هەیەی و لە ڕووی پێگەی سیاسیەوە هەیەی لە هەناوی ڕووداوەکانی حەفەی شوباتەوە هاتۆتە دەرێ ئەمە عیبەی سیاسی نییە بەری نەکردو شانازیشی پێواکەین خۆشمان بەخاوەنی ێزانین زانی چۆنە وەکوتم ئەمە دوو گۆڕان ببینین دوو بزوتەوەی گۆڕان بزوتەوەی گۆڕانی سەردەمی حەفەی شوبات بزوتەوەیەک بوو کە لە ڕۆحی خەڵکەوە نزیک بوو بزوتەوەیەک بوو وەکو من قسەی یەکرد ئەوە بزوتەوەی گۆڕانی دوای 21 نوێ کە جیاواز قسە دەکا ئەوەی کە سوکاری حەفەی شوبات و خەڵکی ڕەخنەگرە هاوڕان لەگەڵ ئەو بۆ چوونانەی کە ئێمە تەرحیەکەین پێمان وایە ئەبووە بزوتنەوەی گۆڕان وەکو حەفەی شوبات خیتابە سیاسەکەی بهێنایەوە ناو پەرلەمانی کوردستان و ناو حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر یەک قسەیەک کە لە بینی بەڕست و کاک دکتۆر ئاسوات دروست بوو ئەوەیە ئایا فعلەن با نەڵێن ڕەخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لە کۆبوونەوەیشی نەهێنیدا لەو ڕێککەوتنانەی کە لە نێوان پارتی و یەکێتی لەلایەک و گۆڕان لەلایەکی تر و هێزەکانی تر کراوە ئایا بە نووسراوێکی فەرمی بۆ میدیاکان بزوتنەوەی گۆڕان و یەکگرتوو کۆمەڵ مەسەلەی حەفەی شوباتیان کردو بە یەکێک لە پاکێجەکانی ڕێککەوتن لەگەڵ حکومەت بێگومان نەخێر مەسەلەیەکی تر هەیە کاک یادگار بزوتنەوەی گۆڕان ڕاستە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان بە جۆرێک داڕژراوە ئێستاش ئەڵەی جەنابن ئەڵەی ڕەخنە لە پاتی ئەگری پاتی هەموو شتێکی کۆنترۆڵ کردووە بەڵام باشە بۆ بەشداری لە حکومەتێکەکەی کە هێندە ناشیرن بێ کە هێندە لە ژێر چەپۆکی ماڵێکی دیاریکراوی کوردستان دەتوانێت بۆ بەشداریەکە ئەوە وەکو دکتۆر ئارام وتی بۆچی جێبەجێکردن هەموو هێزاری کە سوکاری شەهیدەکانیان نەکردووە بە مەرجێک بڵێ ڕادستکردنەوەی تەخەکەرەکانیان نەکردووە بە مەرجێک وەڵامی ئەم ویست تەکمیلی ئەوە بکەم هەموو هێزێکی سیاسی کردو زەبێ مافی خۆیەتی بچێتە دەسەڵات بەس چۆن دەچێتە دەسەڵات
ئەوە گرنگە من پێم وایە بزوتەوەی گۆڕان و هێزەکانی تر بە ئۆپۆسیۆنی بمانایەوە زۆر بەهێزتر و خاوەن پێگەی جەماوەری بەهێزترە بوو و بۆ دیموکراتێتیش گرنگترە بوو لە کۆمەلگای ئێمەدا بەڵام باشە کە بەشداریان کردو ئەمە گورزێک بوو لە دیموکراتیت گورزێ بوو لە دیموکراتیە گورزێ بوو لە ڕووداوەکە لە ئازادی گورزێک بوو لە ڕووداوەکانی حەڤەی شوبات پاشەش پێکردنی هەموو ئەو شتانە بوو کە خەڵکی کاری لەسەرەکە یەک خاڵی زۆر گرنگەیە بریکاری وەزیری ناوخۆ کە لە بزوتنەوەی گۆڕانە یەکێکە لە کادیرە ئەمنیە چالاکەکانی کوردستان و ڕۆڵەشی گەورەشی هەبووە لە پاراستنی ئاسایشی پارێزگای سلێمانی ئەو کاتە کە مدیری ئاسایش بۆ لێرە ئەم کەسایەتیە لە ژێت کە بریکاری وەزیرە هیوای ئەحمەد موستەفا کە تۆ پێم وایە سەری مارەکەی ڕووداوی حەڤەی شوبات ئەم پیاوەیە من خۆم بەدپرسم لە ناوهێنانی هیوای ئەحمەد موستەفا سەری ماری ڕووداوەکانی حەڤەی شوباتە چیرۆکی حەڤەی شوبات و دادگاییکردنی بەم پیاوە تەواو بێ ئێستا لە وەزارەتی ناوخۆ ڕاوێژکار و موچە وەرەگرێ ئایا ناکرێ بزوتەوەی گۆڕان چۆن ئەم هەموو بندیوارانە ئاشکرا ئەکا ئەم سەری مارە بە نووساوی فەرمی بڵاو بۆتەوە کاک دکتۆر ببوورە ئەم سەری مارە لە وەزارەتی ناوخۆ موچەکەی موچە ئیسمەکەی 2 ملیۆن و شتێکە ئەم سەری مارە تەسلیم بکە وەک چۆن بندیوار ئاشکراکە زۆر بە کورتی سەر لەبەری تەیید یەکەم بە پێچوانەوە ئێمە لە بزوتنەوەی گۆڕان زۆر دڵخۆشین هەتا ئەم نوخبەی ڕەخنەما لێ بگرێت چونکە کە ڕەخنەیان لێ نەگرتین کەواتە بێ ئەمەل بوون ئێمە بەمە زۆر دڵخۆشین بەس بەچوو کە بمان شوێنە بە یەکێتی پارتی ئەمە هینەکەی ئەگەرنا تەیدی یەکەم ئەوەی ئەو کەسە کە باسی کرد من نەمزانیوە بەڵێ بزوتنەوەی گۆڕان ئەگەر نەتوانێت ئەو معلوماتی کە ئێستا لە بەرنامەکە ئاماژەی پێدای واگات من بەش بە حاڵی خۆم نەمزانیوە بۆ تۆ لە من نەمزانیوە موچەشی هەیە وەریشی من نەمزانیوە من وەکو ئەوەی ئیشە حیزبەکەی خۆم بەسەر سەر و بەسەر چاو بەڵام بە ئەم قسەی بەس ئەوە نەتەوە بەس ئەوەنە لێمان بوەستن ئەبێ ئێمە دەرفەت بدۆزینەوە بۆم کارانە بەم نوعی ئێستا ئێمە ئەگەر خۆی باسی کرد ئێمە بریکاری وەزیرمان هەیە ئەم بریکاری وەزیرەی ئێمە بڕواتان هەبێ ئێستا ئێمە پێمانزانیوە هەموو ئەو دەسەڵاتانش کە لای ئەوە لیان وەرگرتوتەوە ئەی باشە بەس ئێمە چاوەڕێەکەین 4 ساڵ خەڵک چاوەڕێکە هێتا دەنگی یا بە گۆڕان کە بچێتە دەسەڵاتەوە یارمەتیم کاگیادگار ئێمە 8 مانگە ئەبێ هەڵسەنگاندنێکی تاوکەین جوابمان پێبێ بۆ دەنگدەری خۆمان بەمانەوە یان بە نەمانەوە یان بە بەدیلی سێەم کە لە مستەقبەلە ئەگەر ئەم وەسە ئاوا بڕوا بەدیلی سێمە بینن چونکە ئێمە بەدیلی سێم و بەدیلی سێم یەکەم جار مفەزە لە لای ئێمە دوای ئەوە هاتنە دەرەوە ئەگەر نا یەکەم جار هاتنە دەرەوە ناکەین ئێمە پرۆژەی ترمانەیە زۆر سوپاس دەکەم بە خێراتنی هەر هەمووتانەکەم ماندوو بوو دەستی ماندووبووتانە گوشم زۆر ئەرتان کێشاوە ئەم شەو کە لە بەرنامەکە حزورتان هەیە من دێمەلاتان و یەک قسەتان وەرەگرم و سەرەتا ئەچمە لای مامتەها باوکی شێرزاد بۆ ئەوی گوێم لە ڕاکانی بێت فەرموو پێشەشی باسی بەرز دەکەم بە خێراتی هەمووان وەرەزانە کەمەوە بە خێراتی سەرجەم کە سوکاری سەربەزی شەیدانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوای هەموو میوانە عەزیز و خۆشەویستاناکەم کە ئەمڕۆ حەزوریان هێوا ئامادەن لەم بەرنامەیە ئێوەش بەخێر ڕاستیە سپاس دەکەم لە ڕاستیە ئێمەوە کە سوکاری شەیدانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی کاتێکە جەماوەر هاتە سەر شەقام ویستی خۆپیشاندان بکات هیچ کام نە کوڕەکەی من و نە کوڕی ئەم شەیدانەی تریش لە ناخیانە نە گۆڕان نەبوون لەوانەیەشی تیش نەبوون لەوانەیە هیچ شتێکیش نەبوون ئەگەر تیاشا بوو بێ کەسانێکی دەگمەن بوو کەم بوون ئەوانی کەوا لە ناو حیزبەکە نابوون بەڵام ئەنجامی هاتنە سەر شەقامی ئەم خەڵکە و ئەم جەماوەر و ئەم میلەتە لەو کات و لەو ساتە وەختەیە هەمووی دەرەنجامی ئەو هەموو گەندەلیە ئەو هەموو نەعەدالەتی ئەو دوو حیزب دەسەڵاتە بوو کە لەسەر حکم بوون کە غەدر و ناحەقیەتی زۆریان لە میلەتە ئەکرد کە قۆڕکاریان کردوو لە کایەکانی دەسەڵاتە کە هیچ حسابێکیان بۆ گەنج و بۆ هاوڵاتی شارەکە ناکردی دوو حیزبی دەسەڵاتدار بوون لەناو پەرلەمانە دانیشتن ساڵانە بۆچی کوردستانیان تاوتوێ کرد و ویشان مدیار ڕست خەوی دەکردویشیان ڕست مامتەها ئێستا تۆ چ پرسیارێک تێ ئەتەوێ وەڵام بدرێتەوە حەقەکان گەیشتە
ڕادەیەک کە خەڵک چیتر لۆ زیاتر تحمل نکات و لۆ زیاتر نتوانێت مەسەڵەن مەدەن چاو پۆشی بکات لەبەرەوە هەستانە سەر شەقام و هاتنە سەر جادە و قوبشاندانیان کرد و داوای مافێکی ڕەوایان کرد لە پێناوی دادپەروەریە لە پێناوی بنکردنی گەندەریا لە پێناوی ئێوەکەوە یاسایەک هەبێ یاسایەکی سەرۆر و عادلانە هەبێ کە بوجە و سەرۆت و سامانی ئەم هەرێمی کوردستانە پێت وایە هیچ کام لە هیوا هیچ کام لە داواکاریەکانی ئەوان ئێستا لەسەر ئەرزی واقعات جێبەجێ بووە داواکاری کەچووکاری شەیدان داواکاری ئەو کاتەی خۆپیشاندەرانیش نەخێر بەعکسەوە خراپتر بووە چاکتر نەبووە هیچ کەم لە داواکارەکانی حەبەی شوبات وانێ ئەو ژەماوەری کە هاتە چەقام تا ئێستا هیچی جێبەجێ دێمەوە لات من بۆی ڕایەکی ئەمانی شۆر بگرم دکتۆر من بێمەوە لای تۆ وەکو مەوەفاخمە میرە وتی ڕووی دەم زیاتر لە گۆڕانە چونکە زۆرترین سوودی وەرگرتووە و بە شێوەیەک لە شێوەکان دەنگی ناڕازیتان تیا هەبووە هەموو دەنگێکتان تیا بیستراوە بۆیە وا بووە ئێستا لە دوای 4 ساڵ ئەوە تا باوکی شەید شێرزاد ئەڵێت هێشتا یاسا سەروەر نیە هێشتا داواکاریەکانی ئەو کاتە جێبەجێ نەکراوە یعنی هەست ناکەی 4 ساڵ تەمەنیەکە زۆر بێت گەر بە کورتی وەڵامی بیتەوە چکە ڕۆمەوە لایەن بۆ دیسان ڕایەن وەربکەن من لە 100% لەگەڵ قسەکانیان بەڵێ ڕاستە هێشتا ئێمە لە قۆناغێکان بەڕاستی کە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان باباسکەم دوولانەکەی تر خۆیان قسەی لەسەر بکەن وەکو بزوتنەوەی گۆڕان ئێمە ئێستا هەستەکەین کە ماتەڵەمان پێکرێت ئەو پرۆژەی چاکسازیە یەکێتی و پارتی وعدیانە لە هاوبەشیکردنی ئێمە لە ناو حکومەتا دەستی بنێ ئێستا ئێمە درکی پێکەین کە ماتەڵی پێکرێ ئەم یەکێتی پارتی بەڵێ زۆر سپاس دەکەم گەر قسەیەکت ما بێت لە دوای 4 ساڵ لە شەهیدکردنی کوڕەکەت تۆ چیت هەیە وڵی ئێمە وەک هەر بە ئامۆ کەموو کەسوکاری شەیدانی سەربەرجی حەبەی شوبات لە سەرەتای دەستپێکردنی پێی خۆپشاندانەکان و دوای شەهیدکردنی ڕۆڵەکانمان بە سەدان جار و بەگرە بە هەزاران جاریژێ بە داواکاریەکمان ئاڕاستی هەردوو حیزبی دەسەڵات کرد لەو ساتە وەختەیە کە بکوژان و تەقەکەرانەوەی کە لە حەبەی شوباتە ڕۆڵەکانی ئێمە شەهید کرد و بیژنێن و بیرێن بە دادگا ئەم دوو حیزبە خۆیان بە حیزبێکی دیموکراسی ئەزان و خۆیان بەوە ئەزانکەوە یاسا سەروەرە بڕاب زۆر بەداخەوە ئێمە 4 ساڵ چاوەڕوانی کردین هەتاکو ئێستا هیچ کام لە بکوژان و لە تەقەکەرانی حەبەی شوبات دادگایی نەکراوە بکوژی کوڕەکەی من هەتا ئەم لەحزەیەش کە قساکە دەمانچەی کرد بە خەڵای هەتا لەم شارەیە ئەسوورێتەوەوانێ بەبێ ئەوەی کەواکە سەر بێشێتی ببێتەوە تا ئێستا محاسبێکرا ڕۆژە ڕۆژانە ژیرای بەتوبان کرابێ بە دادگایەک ئەوەی کە ئێمە داوامان کردووە پارەمان ناوێ سەرەت و سامانمان ناوێ دەفتەر دۆرالی دەسەڵاتمان ناوێ هیچ شتێکمان ناوێ ئەوەی کە ئێمە داوامان کردووە لە سەرەتای شێدبوونی ڕۆڵەکانمانوانەیە ئەوەیە کەوا یاسا سەرورێت و بەپێی یاسا تەقەکەران و بکوژانی ڕۆڵەکانی ئێمە بگیرێن و بیرێن بە دادگا ئیترەوە پێمان بێ هەموو سەرەت و سامان گەورەترین ئاواتی ئێمە زۆر سپاس دەکەم ئەچمە لای کاک ئەحمەد باوکی شەهید گەرمیان وەکو مناڵترین شەهیدی حەفدەی شوبات تۆ چیت هەیە من بە تایبەتی بۆ بزوتنەوەی گۆڕان کاگاسۆڵی هەموو شتێکم بۆ خەڵکی شەیدانی حەفدەی شوبات کرد و بەڕاستیان بە 4 ساڵەوە لە چاڕوانێن بەڵام بەعکسەوە هەتا ئێستا یەکەم جێژنەوەی مامۆستا عەزیمە پەرلەمانتاری گۆڕان وات نە لەگەڵا خواردین ئیتر لەو بە داوا ساردێکان پێ بینم لە دوای چونە دەسەڵاتیشەوە هەتا ئێستا کە سەردانی ئەمەی نەکردو ئێمە بەڕاستی زۆر لیان تووڕین هەتا ئێستا 10 دقیقە بەڕای من قسەیان نەکردو لە پەرلەمان لەسەر حەفدەی شوبات ئیتر خەڵکی دەنگدەری ڕۆژانە ڕوبەڕووی ئێمە بێتەوە چیتان بۆ کرا چی کرا بۆ شەقام ئێمە تەنە ئەوەنگە ئەڵێن لە دەسەڵات هیچیان بۆ ناکرێت بکشێنەوە باشترە چووکی ئێمە بە پارۆپول خێرمان بفرۆشتە زوو زۆڵحمانەکە بێ ماڵن ئیمکانێت ئەوانەیەکی سەرەتاییان بۆتانەکەین با دۆستەکان بێنێ بەڵام 6 ساڵیگە چێڵێ گۆڕان ئەم سەوتایێنێت من ئەو بە کاگاسۆڵێم ئەمە مەگەر دەسەڵاتانی لە پەرلەمان بکشێنەوە ینی ئێمە مرتاحترە بێت تووشی لە دەرەوە خەڵک باشتر ئەو بەڕێزانە هەر پرسیارێک هەبوو بینوسنەوە بۆی من دوایی بێمەلاتان یەکێک وەڵامی بۆ وەربگرمەوە بەڵێ ئێمەش وەکو کەسواری شەیدان زۆر نیگەرانی بە تایبەتی لە هەر سێلانەکەی ئەو بوسێن یەکەم داواکاریانەوە بوو لە حەفدەی شوبات داخلی پەرلەمان نەبن یعنی لە گردەکە کۆبریان بێ مەگەر هەر سێلانەکە وتیان یەکەم داواکاری حەفدەی شوباتەوە بەڵام بەعکسەوە حەفدەی شوبات خۆمان سەردانی پەرلەمان کرد لەڕێی بێستون فایقەوە کە چوونە پەرلەمان یەکەم داواکاری کە سەرۆکی پەرلەمان ئەوە بگوتێمە 40 کورسیمانە ناتوانین 60 کورسی قۆڕەکەی ینی دەسەڵات مەسەلە ناشکرد ئەی خێنە باری جێبەجێکردن بەڵام جێبەجێ ناکرێت هیوادارم ئەگەر ئەو بوسیان بۆی جێبەجێ ناکرێت بگەڕێتەوە ناو شەقام لەگەڵی مە بژێن حەزەکەین نەکە بۆ پارە و پول بچنە دەسەڵات و پەرلەمانتارەکان کە لە چەمسەماڵ ڕۆن کردێت چەمسەماڵی سەردانی ئەمە ناکەن یعنی ئێمە ئیشمان پیانێت تەنە ئیشمان بەخوای سوپاس بەخوا کوڕێکی تری داپێن بەڵام هیوادارم ئێمە لەبیر نەکەن و سەردانی کەسوکاری شەیدان بکەن بەڕاستی هیچمان لێیان نایە تەنیا ئێمە لەبیر نەکەن چونە دەسەڵاتەوە زۆر بێباکانە یعنی هەڵەی
ئێستا لە ئێوەیان لەبیر کردووە لە ئێستا دڵنیان بە تا ئێستا تەنانی یەکەم ساڵە ئێمەیان بەگەرمەوە گرت بڵان لەودا خابوونێکە پێوە دەرەکە دێنە سەماڵیش تەنانە سەردانێک ناکەن هیچ مەلیانێت دوادارم گویان لێ بێت و ینی ئەم قسانە بە نظری ئاعتیبار وەربگرم منەچمە لای باوکی شەید بیلال سوپاسی یەکەم کە زۆر ماندوومان کردووە ئەم شەو ئەمڕۆ و لە گەرمیانەوە هاتۆ سەرچاوماناتیت و قسەکانی خۆت بکەیت. بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە میهرەبان مەخێراتنیە و میوانە بەڕێزانەیەکەم کاتون و بۆ یادکردنەوەی هەفتەی شوبات و هەفتەی شوبات لە دڵی هەموو کەسێکی بە وجدانایە ئەو کەسێک کە وجدانی نەوێ ئەوەی تر ئێمە حسابی بۆ ناکەین بەس کەسێک کە وجدانی نەمردووە هەفتەی شوباتی قەت لەبیر ناچێت من هەتا سەر ئێسقان هەتا ئەو ڕۆژەی یعنی کەس نەبووە بە من دڵی بە حکوومەتی کوردی خۆش و هەوڵیەکەی بەس ئیسە کەس یەک کەس نییە لە دنیا ئەوەنەی من ڕقیە لە حکوومەتی کوردی لەبەر چی تەنها ڕقشمەلیان لەبەر ئەوە نییە کە مەسەلەن یعنی ئینە لەبەر ئەو قسانەیە قسەکانیان قسەکە ئینسان قسە و عمل یعنی فەرقی زۆرە ئیسا بۆ نمونە بچۆ سوال بکە لە یەکێتی نیشتمانی کوردستان ئەڵێ ئێمە بڕۆ لە هەر کوێ دیموکراتی بوو ئێمە لوا ئەبینیتەوە ئەی باشە دیموکراتیە تو خوا ئەگەر کابرا بەردێکی تێبگیرێت تۆ بچی ڕووی ڕەشاشی تێبگەی یا پارتی هەر عینیشت ئێمە یعنی پارتی و یەکێتی ماخسە ئەو دەسڵاتە پارتیش و یەکێتیش پارتی 18 ساڵی ڕێک من تەمەنێکم کرد تەمەنم تەواو بوو لە ئێران بوون کە وەختێ پارتی هاتۆ حازری خۆر بوو ئەوە بوو قەی ناکە یەکێتی نیشتمانی کوردستان ئەزانین تەفعیدا ئەزانین شۆڕشی مەلامسەبە خۆم پێشمەرگە بووم تایە ئێمە کورداییمان کرد بۆ ئەوە کردمان ئیسراحەتی لە پاڵا بکەین بۆ ئەوە کردمان یعنی کوردایەتیمان خۆش گەرک و کورد ئیسێش کوردم خۆش گەرەکە بەس کوردی منافقم خۆش نەگەرەکە چی هەیە کە تا ئێستا مافیان بۆ تۆ نەگەڕاندوەتەوە ڕەکەت چ قسەیەک تەیە بۆ حکوومەتی هەرێم بۆ بەرپرسەکان بۆ بەڕێزانەی لێرەن لە دوای 4 ساڵ تۆ هێشتا نازانی کێ کوڕەکەی تۆی شەهید کردووە ئیسا ئەزانی چی من ئێمە لە هەوڵ تا ئاخر لە بیدایەت وەتانی هاتی ئێمە قسەیەکمان کردە ئەو قسەی ئێمە بۆ خودی یەکێتی و پارتیش هەر هەوێنی ئاشتیە ئێمە داوای یاساکەین ئەوان ئەڵێ یاسا سەروەرە ئەی باشە ئەگەر یاسا سەروەرە قەی نافەرمودا ئەوە سەیری دادگا و سەیری یاسا بکەن بزان کابرایە ئەگەرێکی هەرمسە من بە مۆبایلەکەم تهدیدی تۆ بکەم چیم پێیەکەی ئەقلیش حکومەدەی ئەی دەفەرمو ئەوە یاساکەی ئێمە یەکە ئەیبینی کابرا سێرەکەی پیا ئەو کوژێ بخۆ بناس و ڕۆ کوڕەکەی من لە گازی پشتیوە لە دوش لیاندا لە پشتۆ لیاندا خۆم بەدەستی خۆم ڕێخۆڵەکانی قسەت و ناوسکی ئەی باشە ڕۆژێ بۆ لە ڕۆژان پارتی ئامادە نەبوو بێت هەر بچێتە خۆ دایرەکەی ئەوە مرکزی شورتەیە لە پاڵی هەر بچێ بڵێ کاکە من نەبوو ئێمە وەڵا گلەیمان زۆر هەیە لەوەی کە یاسان نیە ئەگەر یاسا بیوە لە وڵاتە بەخوا کوڕی یەکێتی و پارتیش ئیسراحەتەکە لە پاڵەیە بەس کە تۆ یاسا نەبوو هەر ئەمەی لێتێ وەکوی بڕۆی لێتێ تۆڕ و جاوجۆڵەکەیەکەوا ماسی ئەوردەکان نەگرێت و ماسی گەورەکانە ڕوە ئێمجا دوای ئەوەی ئێمە یعنی چی بێژین ێژێت تفی بەرەژوو هەر ڕۆ ساحێبی تێتەوە ئێمە چی یعنی چی وعنی وەتەمای ئەوەینە لە مندی ئەم 4 ساڵا 4 ساڵی تریش وەتەمای یعنی یاسا سەروەروێ ئەو کەسەی کەوا زڵمی کرد عقوبەی خۆی بخوا ئێستا ئەگەران واوەشی زڵمی لێکراوە حەقی خۆی وەرگێت حەقی خۆی بدرێت ئێستا من نهاتم بۆی کە یەکێتی و پارتی پارەم دادی ئەگەر مناڵەکان ترم ئەو کوڕمە کوژیا قەزای مناڵەکانیەوەی بردی ئەگەر مناڵەکان ترم و ئیسراحەت دابنیشێت و ئەوان ڕۆژان هەم ڕووی ڕەشاشەکەیان تێ نەکەنەوە وەکو سیسی لە میسر چۆن خەڵکەکەی هەر سووتان کوشتیش و سووتانیشی ئەمان خۆ هیچیان پێێنەوە ئەوان ڕەشاشکەن ئەماش هەروە جوابی ئێمەیانداوە ئەجایتی توخوا فەرقی چییە لەگەڵ علی حەسەن مەجیە کە تۆپتۆپانەکەەوە خەڵکو شەقی تێڵەدا ئەگەر پارتی خۆی بە باوکی ملەتەزانێ خۆی بە خاوەنی ئەم ملەتەوەزانیە ئەی باشە بۆ سێری گردەفی دۆیەکان ناکە کەوا چی ئەکرێ لە کەلارە چی ڕوویداوە قیامەت هەڵسیا لە کەلارە ئەی خۆ ئێمە ئەمفالکریان سەدام حوسێن 180,000 کەسی بالئەمفالی کرد قەی ناکە تۆ بەچاو خۆ زەلامێک بینی ئاوا ئاشکرا بیگرە و بیکوژێت ئێمە ئەوە دوشمنمان بوو ئێمە یەکێتی و پارتی خۆمان دروستمان کرد ئێمە خۆمان ئێمە
یعنی وەباوی خۆمانمانداناوە کەس یعنی خۆمان کرد بەس کەسی سێرگەی ئەوێزەی پیاوەتەکەی ئەوان ئاوا بووەتانێ من شخصی خۆم بەش بە حاڵی خۆم شۆرشی ئەیلولا خزمەتم بووە لە شۆرشی یەکێتی نیشتمانیشا خزمەتم بووە هەتا ئەم سعاتە لە خەفەت و لە کوشتن و لە ناڕەحەتی زیاتر من ئەوە مستەفید نەبوو ئیسێشە فەقری پێوەکەم ئامادەم ئەوان یاسا سەروەری یاسا بگەڕێتەوە من یعنی تەمەنێکم کردە ئیسە بە هەر بیش کوژیەمەوەکەی کوڕەکەشم مناڵەکان ترم و ئیسراحەت بژێ من ئەو مەگەڕ بەخوایچم نەگەر زۆر سپاس دەکەم ناوبڕێک وەرەگرین و لە دوای ناوبڕەکە کاک حاجی عەلی باوکی شەید ڕێژوان وەرەگرین ئەزیزانم ناوبڕێک وەرەگرین و لە دوابەشی دووجار بیر بکەرەوە لەگەڵ تەواوی ئەو میوانانە منی تر هەوڵە دەم هیچ پرسیارێک نەکەم بۆ ئەوەی ئەوان هەمویان قسەکانی خۆیان بکەن وەگەر هەر پرسیارێک شەبوو لێرە پێویست بە وەڵامدانەوە بکە وەڵامی بە وەرەگرینەوە چاوەڕێمان بن. بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی سێهەم و کۆتایی دووجار بکەرەوە بەردەوامی لەگەڵتان و ئێستا شەچینە لای کاک حاجی عەلی باوکی شێت ڕێژوان بۆ ئەوەی قسەکانی خۆیمان بۆ بکات. پێشەکی دەستخۆشی بەرنامەکە لێکەم و بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم ئێوەش زۆر بەخێربن. من وەکو باوکی شەید ڕێژوان یەکەم شێدی خۆپیشاندەرەکانی حەڤەی شوبات داواکاری من ئەوەیە تەقەکەرەکان تەسلیم بە دادگا بکرێن بۆ ئەوەی یاسا زۆر بە چاچی تەمیان بکە کە هیچ خائین و خۆفرۆشێشکە ڕۆڵەی ئەم میلەتە نەکوژێ و جارێشکەش ئەم کارە ساتە دووبارە نەبێتەوە ئەگەر تەقەکەرەکان تەسلیم بە دادگا نەکرێت کاروانی شەهیدانی حەڤەی شوبات درێژەی هەیە و بەردەوامی زۆرە. بەڵام من ئەرم دەسەڵاتێک لولەی تفەنگ کادە سنگی گەنجان و لاوان و ڕۆشنبیران و خۆپیشاندەران دەسەڵاتێک دایمە دەستی لەسەر لولەی تفەنگی بێ بیوە دەنگە ئازادەکان کە بکە دەنگە ناڕازایەکان کە بکە قەڵەمە ئازادەکان بشکێنێ دەسەڵاتێک نەتوانێت کۆمەڵێت تەقەکەر و پیاوکوش دز و جەردە و چەتە تەسلیم بە دادگا بکە ئایا ئەم دەسەڵاتە دوژمنی ئەم میلەتە یان دۆستی ئەم میلەتێ من ئەم دەسەڵاتە قەت بە دۆستی ئەم میلەتە نازانم چونکە دەسەڵات خۆی بە باوکی میلەت دەزانێت باوک چۆن ئەو لای خۆی کوژ ئەگەر منافق نەبێ من بە هیچ شێوەیەک لەم دەسەڵاتە ڕازی نیم بۆ چوونی خۆشمەوەی تەقەکەر بێت تەسلیم بە دادگا بکرێ بۆی ئەم کەسێک لای بێت بێهیوانە بوون تا ئێستا بێهیوانە بوو ئینشەڵا بێهیواژ نابوو ئینشاڵڵا. بەڵێ زۆر سپاس دەکەم. ئەچینە لای باوکی شەهید هەردی کە لە 19 نیسان تقریبی 2 مانگ دوای حەڤدەی شوبات شەهید کرا تۆ چیت هەیە چی ئەڵێیت؟ پێشچی ڕێزم هەیە بۆ جەنابەت بۆ بەرنامەکە بە خێراتنی ئەو میوانانەشەکەم بەس من سوالەکەم ئەوەیە کە ئەو کاکەیە یەکسەر جوابی وەڵامەکەم باتەوە ینی وەڵامەکەم بەست کاک دکتۆر ئارامە بەڵێ پرسیارەکەی من ئەوەیە بەس دوو پرسیارە یاسا لەم وڵاتەیە سەروەرە یاسا هەموو کۆمەلگایەک یاساکەی دەسەڵاتی دەراوشتی کۆمەلگاکەیتی لە بەشێک لە هەلاندێ شوێن هەیە لەندێ شوێن زەعیفە لەندێ شوێن دەگیر دەکرێت لەندێ شوێن ناکرێ ئەگەر قسەی دووهەم کەس هەیە لە حیزبەکەی تۆوە لەسەر و یاساوە بێ کەس هەیە لە حیزبەکەم سەر و یاساوە بێ جواب یانی من ناتوانم بە کۆنکریت جوابی ئەمە بدەمەوە بەڵام ئەوەی کە ئاراسی حیزبەکەی من کرا بێ بڕاتە دادگا تازەترینیان محمود سەنگاریە بە تۆمەتبار کراوە بە تۆ کوڕی ئەم شاریت من کوڕی گەرمیانم ئاگەر لێرە نییە بەڵێ لێرە دانیشم پرسیارەکەم هیچیان ئاگەر لی نییە وەڵامی وەرنەگرتەوە وەڵام وەرنەگرتەوە دە باشە بن با وازە قسە بوو بەڵێ سەبارەت بەوەی یاسا سەروەرە لەم وڵاتە یاننا یاسا تەنها لە کەیسی حەڤەی شوباتە ئەوە نییە کە مخالفی کرابێ زۆر کەیسی لە وڵاتە هەیە نەکرا لە حەڤەی شوبات بە هەزارەهان کەیس هەیە لە وڵاتەیە پژوێ خراوە بەڵێوە من لەگەڵ بەڵێوە یاسا سەروەر نییە بەڵێ لە هەندێش بڵێ دوو کەس هەیە لەسەر و یاساوە لەم وڵاتەیە لە وڵاتە بڵێ هەیە خۆی نییە لە گۆڕی مردوو پێویست ناکرد پێم بڵێ ئەوەی کە زۆر هەیە لەسەر و یاساوە بەڵێ یاسا دەرەقەتی نایە بەڵێ هەر لە تەنیشتی خۆمان سەری حسابەکان کەم بە یەکێتی بە گۆڕان کاکە پێش حەڤەی شوبات زۆر کەسە بوو تۆمەت زۆر کەیسە بوو تۆمەتبار نێزە دادگا کاکە زۆر سپاس دەکەم هەر بژیت ئەچینە لای باوکی شەی تورکێ و ئەمەوێ ئەوەش بڵێم کە
کاک شێخ زاید ئەمڕۆ ینی تازەیەکشیان هەبوو سەرخۆشی لە یەکەین بەڵام لەبەرەوەی بەڵێنی دابوو کە لە بەرنمەکە ئامادە بێ و لەبەر ئەوەی بەرنمەکەی بە گرنگ زانی ئەرکی کێشاوە و لە بریەوەی ئێستا لە ماڵەوە بێ و پێشوازی لە میوان کاتۆ لە بەرنمەکە دانیشتۆ من تەقدیرم هەیە و بەرزەی نرخێنم سەر چاوماتی من سوپاسانەکەم بە خێراتنی ئەو سێ میوانە بەڕێزەکەم بە خێراتنی ئێوەش ئەەکەم کە بۆ ئەم بەرنمەیە کە ئێمەتان بانگەش کردووە و هەروەها سەری ڕێز و نەواسی بۆ شەهیدانی قەڵەم بۆ شەهیدی شارێک و بۆ شەهیدانی ئەوانەی کە لە شەڕی داعشدا شەهید کراون من چەند پرسیارێکم هەیە کە ئاڕاستای کاک ئارامیەکەم بەڵێ هەموو پرسیارەکانت بۆ دکتۆر ئارامە باش ئەڵێ پێمان ناخۆش بوو خوێنی کورد بە دەستی کورد بڕژێت ئایا لە کاتێکدا کە هەمووتان بەبییرتان دێت مەسعود بەرزانی و جەلال تاڵەبانی لە ناو پەرلەماندا نەیانوت ئیتر ئێمە خوێنی کورد بە کورد ناڕێژین بۆ جاری کە دووبارەیان کردەوە جارێکی تە هەر لە پەرلەمانە عینی وتەیان کردەوە ئەویشیان هەر ڕۆی ئایا ئەم جارەی کە لە حەبەی شوباتە ڕوویدا هەردووکیان وەکو یەک بەشدار نین و دەستیان لە خوێنی ڕۆڵەکانی ئێمەدانە ئێمە ئەم حەو شەهیدە کە شەهید کراون سیانیان پارتی شەهیدی کردووە چواریان بە دەستی یەکێتی شەهید کراوە بەڵێ پرسیارەکانی ترت کاک ئارام ئەڵێ بەرهەم ساڵح نمونەیە بەڵام ئایا بەرهەم ساڵح لە دوای سەرکوتکردنی خۆپیشاندەرانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی هەر ئەو نەبوو لەسەر بوجەی دائیرەی مرور چوار وەنەوشەی بۆ بەرپرسەکان نەکڕی وەکو عەمید ئاسۆ تەها لە کارەبا عەمید دیار ئیبراهیم محێدین بەرگری شارستانی عەقید محەممەد حەمەد ساڵح دارستان نەقیب ڕزگار چالاکە مەدەنیەکان هەروەها دەڵێت لە کاتی خۆپیشاندانەکاندا ئێمە بەرپرسان وەکو کۆسرەت و نازانم پێ کە باسی کرد گوڵیان بەخشیوەتەوە بەس خۆپیشاندەرانە بەڵام لە 19 چواری 2011دا خۆم لە سەرای ئازادی بووم کە چوومە سەرای ئازادی یەک وێنەما بوو بە سەرای ئازادی و وێنەی شەهیدان بوو چوون کوتم کێ بەرپرسە لێرە ئەو وێنەیەش داگرنە دەرەوە بیستوتێنن چونکە ئێوە ئاڵای کوردستان نیشتان بە وێنەکانی شەهیدانەوە سووتان وە لەوێ نقڵیان ئەبەخشیەوە بەو کەسانەی کەوا لەوێ کەیەکی 2 مەتر سۆندەیان بەدەستەوە بوو و لە ڕۆژنامەکانیشا کە نووسرا بوو 4 ملیۆن دینار بەس بە سۆندە درا بۆ ئەو ڕۆژانە زۆر سوپاس دەکەم زۆر کاتم پێدای مەبەستم بۆ هەموو قسەکان پێی بۆی کاگارامیش وەڵامی پرسیارەکانت باتەوە دڵنیام قسەکانی دڵی تۆ ئەوانی تریش هەر یەکە لای خۆیەوەی کا بۆ ئەوەی هەمویان بەشدار بن من سوپاس دەکەم کاک ئیسماعیل دوایەوەی دکتۆر کۆمەڵێک پرسیاری ئاڕاستە کردی سەبارەت بە خوێنی ڕۆژانی خوێنی کورد بەدەستی کورد سەبارەت بە ئەدای کابینەکەی دکتۆر بەرهەم بۆ چەند شتێکی تریش گەر هەمووی کۆ بکەیتەوە وەڵامی بیتەوە بەڵێ من تاکی دەکەمەوە جارێکی هەمومان پێمان ناخۆشە خوێنی ڕۆڵی کورد بەدەستی کورد بڕژێ یعنی کێ ئیسفادەی کرد چی قازانجی کرد لەوە خوێنی ڕۆڵی کورد بڕژێ بەڵام حەدەسەکە دەبێت وەکو خۆی ببینین العين بالعين والبادئ هو الأظلم چه دەست پێشەکەی چێ مناڵی خەڵکی بردە بەرەوە باشە بۆ دوای وازیان لە هێنان 62 ڕۆژ داوە سەرما و گەرمای خەڵکە بۆ کۆ ڕۆی خوێنی و خەڵکە بۆ کۆ ڕۆی من تاکی دەگەمەوە بەڵێ پێمان ناخۆشە باوکی شەی سوورکیە و هیچ مجاملت ناکەم بەو ڕۆژانێکە ئەو سەحنە تاریکەمانە بینیەمە وەکو ئێوەمەش لە ماڵەوە وەک هاوڵاتێک ئەم نیشتمانە دڵمانژانی یەکە کوڕی تۆ کە دەکرا لە مەجارێکی ترا سەنگەرێکی ترا شەهید بێ بەڵام بەداخەوە وای دەهات هەمومان نەفرەت لەو ڕۆژگاراکەین بەداخەوە ئێستش پێم خۆش نییە ئەو قەتماغی هەڵبدەینەوە بڕۆینەوە بەسەر ئەوە بەڵام دڵنیاتەکەم لەسەر بەری حەزەکەی من لەسەر باوکی شەی سوورکیە و دڵنیاتەکەم ئەوەندەی من تێگەشتە بووم لەسەر لەبەری ئەو حزبەی من ئەوەی کە ناسیم و دەسەڵاتی و قسەی ئەڕوا هەمویان ناڕەحەت بوون هەمویان پیان ناخۆش بۆ کەوا بووە بەڵام کە شەڕ دەبێت کە مشکلە بکە خۆپیشاندانە بێت نابێت چاوەڕێ بکە بەرامبەر گوڵەتیە بگرێ ئەوەی تەقەی کردەوەشی کوژراوە مەولود و کوڕی ئەم کەلتورن ئێمە وڵاتی خۆمان و کەلتوری خۆمان و فەرهەنگی خۆمان باش دەناسین ئەکرێ پاساو بۆ بهێنینەوە کە خۆپیشاندانێک هاتوون بە بەهێزترین چەکی دەستیان بەرد بووە بە فیشک جواب بدرێنەوە من پێشتریش هەر عەرزم کردی لە بەشی یەکەم هیچ تەبریرێک بۆ نییە ئەگەر سەرشت
پام بکەن تۆ تەقی لێ بکەی تۆ دەسەڵاتی حکوومەت دەبێت خەڵک بپارێزی بەڵام دەسەڵاتێک ئەو باسی یەکێتیەکەم باسی دەسەڵات دەکەم باسی حزب و یەکێتی و فەلسفە و جیانبینی یەکێتیەکەم یەکێتی وەک فەلسفە و جیانبینی لەگەڵەوە نیم ناڵی خەڵکی یادگارەوەی هیچ حاف و بێویژدانی خەڵواتی بگا یەکێتی خەڵک دەکوژێ کاکە بەسی زۆری و دەستکەوتانی وڵاتات وڵای یەکێتی لێرە زمینی بۆ ساز کردووە من فەزڵ نییە و ئازایەتی یەکێتی مەجبورە بیکە واجبێت ئێمە بکە ئەگەر ئەمە بێ خەڵکیەتی بۆ چییە بەڵام دۆخێک خڵقاوە دەبێت سەحنەکە تابلەوە و خۆی ببین دۆخەکە ئەوە بووە سەبارەت بۆی کاکبەرهەم من حامی کاکبەرهەم نیم نەوشێ بە خەڵکڕیوە بەڵام دڵنیام میژدانی ئەوەش بای ئەوە بزیندووە کە کاکبەرهەم دژی کڕینەوە نەوشێ بە تایبەتی بۆ خەڵک کە تۆمەتدارێ بە کوشتی پیاوی فەقیر وەکو تۆ بەڵام ڕەنگە دایرێک خەڵکی تر بۆی کڕی وەزارەت ناخۆی بۆی کڕی ئەتوانێت کاکبەرهەم بێن نەسەر تۆ ئەتەوێ ئەوە بڵێ کە ئەوانەی وەنەوشەیان بۆ کردراوە دەستیان هەبوو لە کوشتنی خەڵکەکە وەکو قسەکە ئاماژەت پێدا ئەو جەنابی ناوی چوار کەسێنەکە و چوار کەسە لە قەزیەکە بە شێوەیەکە نەیانات بوو ئاگاداری کە وەنەوشەیان بۆ کردراوە لە دەمی باوکی شەی سورکەوی دەبێتن بەخۆ ئاگام لێ نەشی بیستوە بەڵام ئەوانە وەزیفەیان لە حکوومەت کاکە یادگار زۆر بە کورتی بێ طبعا لهم جريمه على القتل و يعني اشتكي نيه كراو امر رولي من كوجا في شكل راو اريوا لبشتوا مخي توتوا لبردمي شويه خسخاني سوتاويك يمجسيك لدوي او بدقيق يكي كهاتو السري موبايلك يبردوا ميموريك دريناوا يعني بوي هيك كسي نبيت زان امل شي بوه اي لا اخوات كان كاكا او دايكا ششمان شد بوا وجداني كي بكيالي جوابيان بيني كاكا جوابيان بيني كاك اسماعيل باخسب كاك اسماعيل يان بوي كاتك استقلال بەڵێ کاکە ئەوانەی خەڵکیان بردەسەر شەقام کاک یادگار ئەوانە نێنشداتە سەروەردە کاکە باوکی شەی شێزار برای ئازیزم کە باش لە یاساکەی دەبێت بتەفاسیلیها جێبەجێ بکرێت هەر بە یاسا ئیجازە وەرگیراوە لە 2 بۆ 4 بۆ 62 ڕۆژ درێژە کێشێ سێ ناوە بەڵێ لامە ئەوانەی کە بە ناوی تۆڕی بەرگری لە ماف وازادەکانی خەڵک کێنەوانە سەر بەکێن نازانم سەر بچێن بەڵام واسە کێ و ڕۆژگارەکە دنەی خەڵکی دەدا و خەڵکی دەبرێت سەر شەقام و خەڵکی پێم بڵێ گەرواز پێم بڵێ ناوەکەی لە لە هەموو سایتەکە ناوێ بەس من نازانم سەر بە چ جێتێکە چکە من شناسە سیاسەکە نازانم ئایدۆلۆژیەکە نازانم بەڵام واز حەملە تۆ پرس یعنی ئێستا نەک لە کوردستانی عێراق لا شوار پارچەکە ڕەنگە تەسەوڕ وایە بە حکمی ئەوانەی بنگلادێش و فلیپینیان لێرە ئیژەن لی بپرسی کێ محرکی داینەمۆی حەڤەی شوبات پێ دەڵێ کێ يعني خواهي يقول نيتي نقي كنت ما تسر قاتل بابي عزيزم من قلت من كاكا تو دستو يستبش كده وسوق كاك اسماعيل في شكي بيو بني بالي فرمو كاك اسماعيل من سرتا للروجي حفظ شباط سري ريز ونوازز بو شيء السر برزانه دانا وينم وابي حقي ومن بيت مقاطعيه ومنك هم وكو بيجري او كاتي شخصي زور باشا من اقام لي بي وهم وكو تبيشي كسكري شيدان خان معنا ما بس مجيوم لدنيا باشا زور باشا من حزق ام برادريه جتي باسي لغي قمي لغوي امشتانا بو هنا من حزق ام برسياره لم برادر بكم ازاني هندي كز واقسا كان كغواي جتي اجتماعي یەشێتین نیشتیمانی لە دوای پارتی دیموکراتی کوردستانەوە ئەگەر بێتە سەر خۆپیشاندانەکان و بێتە سەر خەڵک شەهیدکردن بۆ معلوماتی جەنابە پارتی لە هەرێمی کوردستان لە خۆپیشاندانەکانی 7 شوباط تا 4 کەسی کوشتووە دانەیەکیشیان باوچێ و پێشمەرگەیە کە پیاوێکی پیرە بەدەم کوڕەکەی و ڕۆیشتووە بە هەموو حاڵەتەکان بە سێکەزینە ئەوەی کە کوژراوە کە بەدەستی یەشێتی و کە شەهید کراوە و کە ئەم شاری خەڵتانی خوێن کرد شەهید شێرزاد بووە شەهید سورچێو بووە شهيد علي بوا شهيد سركار بوا شهيد هردي بوا شهيد أميد بوا لدواي أما شوكي شيتي لو عاش بارتي درسي شي ورقت بي أورينا قلت بي أوان نازان بلام يشيتي بردوام بولا كشتني أو دنگاني كهميشة آزاديان داوای ئازادیان کردووە وەکو شەهید کاوە گەرمیانی وەکو شەهید بڕیار حەسەن کە هەر لە خۆپیشاندانەکانی سەی سادق بینیمان شەهید بوو من حەزەکەم ئەم قسانەی ئەم برادەرە یا ئەوەتانێ معلوماتی نییە هاتۆتە ئەم بەرنامەیەوە یا ئەوەتانێ بەڕاستی ئێوێ بە زۆرێک لە زۆرەکان بەلاڕێوی بەرێ من پێم سەیرە ئەم برادەرە باسیەوە کات کاڵێ حیزبێک ئەم هەموو بەرخودانەی کردبێت و ئەم هەموو شۆڕش و خوێنەی کردبێت چۆنە بێ پێی بوو ترێ حەل
چۆنە بێ پێی بوترێ ئەڵێ خەڵگاتۆتە سەر شەقام و توێتی چۆڵی کەن و کورسیە میلە دەمووی بەڵێ چۆڵی کەن و کورسیە میلە دەمووی برسیە بە ئەو کاتوش و بە ئێستەشەوە میلەت پێی وتون ئێرحەل هەزار جاری تر پێ کاک ئیسماعیل تۆ یەکێ بووی لە بێژەرەکانی سەرای ئازادی ئێوە هان دران لەلایەن هیچ لایەنێکە و لەوێ کۆبوونەوە حەزەکەم ئەوە کاگیادگار با قسەکانم حەزەکەم تەواوی کەم کە ئەڵێ وتوانە ئێرحەل بەڵێ بەو کاتەش و بە ئێستەشەوە ئێرحەل من لە ئێوە پرسم چ شتێگەیە ئەوەی کە ئەو خوێنەی کە باسیەکە هەمووی کە سوکاری ئەو خەڵکن کە خوێنیان ناوە لە زمانی شاخی شاو ئێستا کۆمەڵێک لەم برادرانە بە ئێسک و پرووسی شەهیدانی ئەو کاتی کە لە دژی ڕژێمی بەعسا چوونەتە سەر و مڵکەکەیە خۆن ئەوەی باسیەوە کاڵەمی لە دەمووی برسیە بەڵێ شەهید ڕێژوان کە شەهید کراوە کرێکاری بەردەمی باوشی بووە باش دوو ڕۆژجارە 5,000 بۆ خستۆتە سەر کتێبەکانی ئەو ڕۆژەی کە شەهید ڕێژوان شەهید دەبێت جزدانەکەی لە جیرفانی باوشیان ماوە 4,250 دیناری پێ لەو 5,000 کە لە کرێکاریەکە وەریگرتووە 750 لێ خەرج کردووە ئەگەر ئەمە برسی نەبێت چێ برسیە شەهید شێرزاد کە لە بەردەم خەستەخانەیە شەهید دەبێت 3,000 دینار لەجێ ئەمە کە نمونەیەکن لە شەهیدەکان بە هەزاران نمونەیتری لەم گەنجانە و پێ بەس ئەوانەی کە معاشیان 2 ملیۆن و 3 ملیۆن بوو کاکی من کاکی من باسی چی عزیزی من بارمەتی و حیزبەکەی تۆ زانکۆی چوار کۆستەر کچی زانکۆی برد ئیهانە و سوکاری حیزبی من نەیبردەوە حیزبی من بردایە ئەم شارێک فەلاقەکە هەرچی پیرۆزی وجدانی مەکە ئەگەر نەیکردو کاک ئیسماعیل کات یەکەم ئێستا بەسەلەکە بێ بە شخصی تکایە کورا ئەو جملانە بەرنامەکە ڕاهاتە ئەو مستەوانە ئەنفاری چی کاکە زۆر کاکە زۆر سپاس دەکەم گەرمایکەکە بێتە لای و خاتونە خۆشی لە جەنابتەکەم و لە هەموو ستافی NRT پرسیارێکم بۆ ئەو برادرە یەشێتیە هەیە ئەو باسی شەیدانی خۆیەکە کە ئەو برای شەیدە و باوکی شەیدە من خاوەنی 53 شەیدم لە ناو یەکێتیە بۆ نمونە نزیکترین کەس کە براکەمە و سەرەتا ئەمەیە باسی لەوەش بکەم کە کوڕەکەی من ئێوە ئەڵێن ئەوانەی کە خەڵکیان هێناوەتە سەرجادە ئەبێ ئەوانە لە پێشا دادگایی بکرێن بەڵام باوا دوت بەرنامەکە حازرەوا دوت بەڵام کوڕەکەی من خۆپشاندانی نازانی کوڕەکەی من لە 25 حوتە کە گۆڕان لە بەردەم ماڵی ئێمە ئاهەنگێکیان گێڕا کوڕەکەی من کە هاتەوە تەمەنی 11 ساڵ بوو کە هاتەوە یەک دەستەی عەلەمی گۆڕانی پێبوو ئارمێکی گەورەی یەکێتیشی پێبوو کاتێ من پرسیارم لێ کردوتم گەرمیان ئەم دوانە نابێ بە یەکەوتی من هەردووکیانم خۆشەوێت ئەو ئارمە یەکێتیم هەڵگرتووە ڕۆژێک لە ڕۆژان هەر ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی بێ و بیدەم بە سەر و چاوێ فەرموو خاتون شتێکی تریشم هەیە کە ئەویش ئەوەیە کە گەرمیان لە ژێر ئاڵای یەکێتیە شەهید کرا ئەگەر بێت و مناڵێکی 11 ساڵ لە بادینان مناڵێک بواە سەر بە پارتی وایە یەکێتی شەیدی بکردایە چی فەوزایەک دروستە بوو ئێستش من ئومێدم زۆر بە گۆڕان هەیە ئومێدی گەورەشم پێیان هەیە ئەگەر گۆڕان نەبوایە پارتی لە سەری ڕەشەوە تا قەڵاتوالانی داگیرە کرد حەزەکەم جوابم بیتەوە ئەگەر واش نییە من جای بمەوە سپاس دەکەم گەر قسەیەکرد نەمابێت قسەم ماوە بەڵ جای بمەوە من بۆ بەشی یەکەمی قسەکانی ئەگەر پرسیارەکانە منەکەن ئەوان من شەبێ من طبعا بۆ حرمەتیەوە هاتم دەتوانین بەرنامەکە بۆ نهاتم من طرفێکم و دیفاع لە زوڵم بکەم و پشتیانی چاوی خۆم لێدا بخەم یەکێ لەو شەهیدانە کە کوڕەکەی جەنابتە ئەو پێشتر جوتم هەموو مەشهەدەکەی ئەمەی ئازار داوە من چی قازانجێکم وەکو ئینسانێک کوڕی تۆ شەهید بکرێت خوشکی ئازیزم یعنی کوڕی تۆ ئەگە من وجدانمە بێ خەڵکی ئەم وڵاتە دڵم بە وڵاتە بسووتێ بەوەی کاک ئیسماعیلیش بۆی هەر برادێکی تر وڵاتە هەیە کوڕی ئەم کەمتا هەمومان نەبێ کوڕیەک بین ئێمە لە یەک کەشتیانین ئەو کاتیش نازانم ئێوە ئاگاتە لە متابعەتان کردیانە ئەو کات و ئێستش من دژی ئەو حەدەسانم پڕ بەدڵ استنكاريكم تحريم تجريمي دكم بلي هنجامو جاروتوما من بر لكشو من بر من عاتبي من اما بو يكم زار متوش ببين اي كدي ود راسه فرميتو من النبي من خلق كثير بينيمتي خنوار بينيمتي اي بو التلفزيون كي خوتو نتواني ام بياما بغيني بخاطر كردستان اتوان بقرنو بارشيف بزان لقالي كردستان لكورسات او كاتانا حتى اللي نعطي برنامج ما يشتي تريش مجالك لما مصاحب طبعا اما جلسه محاكمه نيتو من محاكمه كواني شكون من شو كنتو هزبجري لقربانكم لوزعكات شكون وزعك عزم كردي هموما زرر ما كلوا من كان قال كمان قازانجي كلوا استخوز قيمه دابنشين او الابرانتي او كتماغا خلدانه قازانجي كي خوشكي قورم
ئەو بینە خوێ پێوەکەی قازانج دەکات وەڵی بەقەدەر تۆ بەقەدەر براکان دەگرێت ئەوەندە دەیت و ئازارم چەشت بێ لە شەید بوونی کوڕی تۆدا خوا کوڕم لێ بسەنێ ئەگەر ئەوەندە ئێوە ناڕەحەت نەبوو کۆتایی نزیکە بینەوە بۆی ئەوانی تریشگە قسەیەکی دکتۆر بەرهەمەکە لە کابینەکەی دکتۆر بەرهەمە ئەم حادەسانە ڕوویدا بۆچی دکتۆر بەرهەم دەستی لە کار نەکێشایەوە من بۆچی دەستی لە کار نەکێشایەوە بۆی ینی کات هەبێت قسە بکەین سوپاسانەکەم ئەم پرسیارانە پێش کاک یادگار من یەکشتی تر ماوە ینی لە ساڵێکە 3 جار کوڕەکەی من شەید کرا 2 جار پەیکەرەکەی شکێنرا لە بەردەم یەکێتیە تەنها قایمقامی چەمچەماڵ توانی بێتە سەرخەت لەگەڵ منە کە هەموو چەمچەماڵ یەکێتیە بۆ کەسێک نەیتوانی بێتە چلەکەیەوە دانیشێ لە قایمقام غەڵەتیان کردووە خراپیان کردو نهاتوون کوڕی تۆ کوڕی یەکێتیە کوڕی عالەمە کوڕی ئێمەیە کاکە باوازە شناسە ئایدۆلۆژیەکە بێن خوشکە جوانەکەم ئێمە هەمومان لە یەک کەشتیان کەم کەس و کاری یەکین با بە ئێستا تۆ بە چوا پشت نەگەی بە نەحەو پشت دەگەی بە من ئێستا من یعنی پێمان خۆشە کوڕی تۆ شەیدی ئاوا من پێم خۆشە پەیکەری کوڕی تۆ بشکێت پێتان خۆش نەبوو بەهات نایەتە سەر خەت قسە یەکتان لێ بکردایە ئێوە هیچ بەرپرسێکتان ئاگادار کردوتەوە لە بەردەمی بەرپرسی یەکێتیە پەیکەری کوڕەکەم شکاوە لە پەیکەری کوڕەکەم لە بەردەمی مەڵبەندایە هەڵوێستیان چی بووە هیچ هەڵوێستێکیان نەبوو تەنیا قایمقامی چەمچەماڵ هاتە سەر خەت قایمقامی چەمچەماڵ ئەگەر یەکێتیش بێ قایمقامی چەمچەماڵە بەڵام بیرکردنەوەی ڕەنگە وەک ئەوان نەبێت بەڵام لەسەر یەکێتی حسابە لەسەر یەکێتی پارتی کە ئامادە نەبووە لێرە پارتی ئەم هەفتەی شوباتە پەڵەیەکی ڕەشە بۆ هەتایە بۆ بنەماڵی بەرزانی بە نێوچەوانیانەوە ئەبێت کوڕەکەی من لە مزاهرەکەی هەڵەبجە حوسە کەس مزاهرەی کردووە بە تەنیا کوڕەکەی من بە تاوانباردانرا و حیزبی یەکێتی هەڵەبجەیش بەعام بە پۆلیسەکانی وت ئەوەی شایەتی نەیە لەسەر بیلال و نەڵێ ئەو بوو لە پۆلیسی فەسڵەکەی ئەمە یەک دوو هەمینیش ئیعترافی خۆی لە کەیسەکان نییە ئەمە یەک تەقلید طوبیش ئەڵێ لە سەربانێکی بەرزەوە تەقە کراوە ئێستا سزا دراوە بۆی بۆ بینە ڕوون بێت لە سەربانێکی بەرزەوە تەقە کراوە تەقەی مزاهرەچی نییە ئەگەر هەموو مزارەتچەکان چەکیان بەدەستەوە بوو بێت چەکی بچووکیش نییە کلاشینکۆفە بەڵام کەیسەکە بە حیزبی کراوە نەک بە حاکم سەلاحەتی مناڵێکی بازار لێرەیە قسەیەکەیە بۆی بۆ بینەریشی بکەم ئەوترێت ئەو کەسانەی لە هەفتەی شوباتە تەقەیان لە خۆ پیشاندەران کرد زۆر بەڕوونی بە وازحی لە کەناڵەکانەوە ئەرز کراوە لە NRT چەندین جار ئەرز کراوە لە کەناڵەکانی دیکەەوە ئەرز کراوە و لە یوتیوبی شەر بنووسە هەفتەی شوبات هەمویان بە وازحی دەرەکەون بە دەموچاوێکی ئاساییەوە دانەپۆچراوە تەقە ئەکەن دەماچەیان بەدەستەوەیە ئەمانە سزا نادرێن بەڵام پۆلیسێک لە کاتی ئەرکی خۆیە ئەم سزایە درێ بێگومان من مەبەستم نییە تەداخلی ڕەوتی یاسا بکەم و ڕەوتی سزادانەکە بەڵام هەر لە قسەکانی باوکیەوە دەرەکەوێت کە ئەوان لاریان هەیە لەو حکومە بۆیە هیوادارم ئەمەش لە بەرچاو بگیرێت گەر خۆت بناسیێنی تو چ قسەیەکتەیە سڵاو من دانا عومەر نزیک لە خانەوادی شەی شێرزاد بەڕاستی ئەوانەی لە هەفتەی شوباتە بوون زۆربەی سۆریان یا سیاسەتیان نازانی وانی کە شەید بوون یان نۆبەریان بوو لە سیاسەتە نۆبەرەی سیاسەتیان بوو من هەروەکو خۆپشاندانی هەفتەی شوبات یەک پرسیاری نۆبەرەیی سیاسی یەکەم تۆ زۆر پرسیار کاک ئارام زۆر بڵێن بە شانوباڵی شەیدانە هەڵیا و هاوخەمی و دەربڕی و وتت منیش لە بارەگاکەی خۆمە ڕسمی شەیدان هەڵەواسم و بەس توانی سێری سنگتکەی هەردووکیان لۆگۆی شەیدانیان پێوە جەنابەت پێوە نییە ئەگەڕڵی کەس نەیامەتێ ڕێگەم بە من ێسا بۆ تێنم هەڵی واسە کاکخوا کاک اسماعیل بۆ سەرەتا نەدوت شوبات کاکە ڕۆژێکە لە تەقویمی مێژووی کوردەواری ئەو جا ڕەشە یا سوورە یاشینە دڵەکەم ئەزانی چی سەری باوکی شەیدان کە هەمویان بەسنیانەوە ڕێزێک بۆ ئەمدیەوە ئەگەر باوکی شەید بیلال ئەگەر برادری پێوە بوو یا حەبەش بتان دا پێم خۆم ئەگەر ئیسینکارمکان نهاتم بۆ بەرنامەکە هەر هاتنم حزورم هەر لە شوێنی خۆت بووە خەمی بۆ بەرنامەکە ینی لێرە پێم وا بێت دایکی شەید گەرمیان قسەی کرد دایکی شەید ڕێژوان گەر دایکی شەید هەردی ئەمانە گەر قسەیەکیانە بێ پێم خۆشە بەرنمەکەی من لە کۆتایی تەواو نزیک بۆتەوە بۆی گوێم لە ڕێیەوانیش بێت وەکو دایکێک کە ئەوترێت ڕۆڵەکانتان جوانەمەرد بوون و دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەم سەرمانات ئەو ڕۆژەی کە کەناڵەکەتان سووتە ئەو ڕۆژە کوڕی من چۆ سەرجادە ئەجینا بە هی نیازی سەرجادەی نەبوو ئەم دوو دەسەڵاتە زۆر نیگەرانم بەرامبەری ئەم دوو دەسەڵاتە زۆر نیگەرانم لەبەر ئەوەی ڕێبازی سەدامیان هەڵگرتووە
لەبەرەوەی هەموو ئەنسارەکانی سەدامیان کۆ کردوتەوە بەدەنگی ئێمەش بوون بە سەرکردەی کوردستان خۆشی سەپلەمان لێە سەرکردەکانمان کوردن خۆزگە جوولەکەیەک بوونایە نەک کورد بن سەرکردە بۆیە دڵی پێخۆشە و چەپلە لێ پەنجەم وەرەکەی بە ناویە سەرۆکەکە دڵی پێی خۆشە کووردە نەک بە جوابانەوەی خوێنی کوڕەکەم لەسەر جادە بڕێژێ بە بینیوتانە چۆن بە نەخشێڕوە ئەمەوێت لەو خوای گەورە ڕۆڵەی سەرکردەکانیش ئاوا ببینم وەکوونەکانی سەددام لەبەر ئەوەی کابەن زۆر ناحەقیان لێکردم زۆر هەژار بوو کوڕەکەم هەر ئەو تەنیا کوڕەم هەبوو لە خوای گەورەم داوایە ئەم کەناڵش سەرکەوتوو بێ هیوادارم ئەو حەقم بۆ بکە خوا چونکە 4 ساڵە ئێمە بە دەردەوە ئەناڵێنین ئەڵێ دوێنێ پۆلیسێگێتە بەردەمی مەحکەمە ئەڵێ 5 دەقە کرد 5 دەقە کرد 5 جار لە قوڕی ڕەشنێ ئەیە هەموو خەڵکە چییە بەدەماچە ئەم فیشەکانانێ فیشەکیان نابن هڕی خۆڵەی کوڕی منەوە وتی پارچە شوشەیەتیایەتی پارچە هینەتیایەتی ئەم هەموو فیشەکە بە مردووی فیشەکەکانیان دەرێنە داواکارم لەو خوای گەورە ئەو شەڕی عاشە نەبڕێتەوە دەستی ئەو تەقەکەرە ئەلێرەوە بقرتێ هیچی ترم لە خوای گەورە ناوێت کەناڵەکەتان سەرکەوتوو ئێوەش بەخێر بێن سەرچاوان